کۆمەڵەی هونەری سوئیدی کوردی لە ستۆکهۆڵم پێشکەش دەکات. زرێبە دەنگێک بۆ پرسیار و وەڵام، رادیۆیەک بۆ دیالۆگ. رادیۆ زرێبە. رادیۆ زرێبار هەموو هەفتەیەک ڕۆژانی یەکشەمبە لە سەعات 10 تا 12 شەو لەسەر شەپۆلی FM ڕیزی 88.9 مگاهێرتز بڵاو دەکرێتەوە. تەلەفۆنی پەیوەندی بەم رادیۆیەوە 19 10 00. تەلەفۆن و فاکسی بەڕێوەبەرانی ئەم رادیۆیە لە درێژەی هەفتەدا 464 95 69. ئادرسی پۆستی ئەلکترۆنیکی ئێمە یا ئیمەیل radiozrebar@hotmail.com. گوێگرانی بەڕێز ئەم کاتتان شاد. خۆشحاڵین کە جارێکی تر لە بەرنامەیەکی تری رادیۆ زرێباردا بەیەک دەگەینەوە. بۆ ئەم شەو وتوێژێکمانە بێ لەگەڵ کاک تەها بەرواری، نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە سوئد، بە بۆنەی هاتنی بەڕێز نەچیروان بارزانیەوە، و هەروەها وتوێژێکمانە بێ لەگەڵ کاک کرمانج لە دانمارکەوە، مامۆستا عەبدوڵڵا پەشێو لە فینلاندەوە، و کاک شێخ ساڵح سکرتێری کۆمەڵە هیوای کوردستان، و کاک حامدی گەوهەری لە لایەن فیدراسیۆنی کۆمەڵە کوردستانەکان کۆمەڵە بەڵێ کوردستانەکان لە ستۆکهۆڵم دەربارەی نەزار جەزراوی. گوێتان لە رادیۆ زرێبارە. بەڵێ نەزار خەزرەجی داوای لێبردن. بەڵێ لە پۆستەی ئەم هەفتەدا ژمارەی 474 ڕێگای کوردستان ئۆرگانی حزبی شیوعی کوردستان عێراقمان پێگەشتووە کە سپاسیان دەکەین.
بەڵێ گوگرانە بە ڕێگومان لە دەنگی هونەرمەند میکایل بوو. ئێستاش شنەخانمان لەسەر خەتی تەلەفۆنە لە یۆتبۆریۆ شنەی هەدایەتی. شنەخانم کاتت باش. هەموو کاتێکت باش کاکشەهاف وێڕای سڵاو و ڕێز هەم لەیەوە هەم لە جێگرانی بەڕێز کورتە راپۆرتێکم هەیە لەسەر دووەم سیمینارمان بە دوای یەکەم سیمینار کە مانجی ڕابردوو لە ستۆکۆڵم گرتمان ڕۆژی شەممەڕێ کەوتی 20 ئۆکتۆبر لە شاری یۆتبۆریش سیمینارێکی 3 ساعتە لە لایەن دەستەی دەستپێشخەری داخوازینامەی ژنی کورد بە بەشداری ژمارەیەکی بەرچاو لە دانیشتوانی شار پێکمان هێنا. مەبەست لە سیمینارەکە ڕاگەاندنی گەڵاڵی پێشنیاری داخوازینامەی ژنی کورد و وەرگرتنی بیر و ڕای هەمەلایەنە لەسەر ئەو پێویستیە و باس و لێدوان لەسەر داخوازیەکانی ژنی کورد بوو. سیمینارەکە لە لایەن ڕوفیا ئەباسی بە ڕاگەاندنی دەقەیەک بێدەنگی بۆ ڕێزلێنان لە هەموو شەهیدانی ڕێگای ڕزگاری و ژنانی قوربانی دابوونەریت و هەروەها شەهیدانی 23 و 24 سپتەمبەر لە باشووری کوردستان و خوێندنەوەی شێرێکی خانی سینی چایتی بە ناوی یەک و یەک ئەبێتە یەک دەستی پێکرد. لە یەکەم بەشی سیمینارەکەدا ئەمن باسەکەم بە سیتات هێنانەوەیەک لە بەشێک لە وتاری بەڕێز مەهاباد قەرەداغی لەژێر سەردێڕی ناسنامە و پرۆژەی ژنی کورد کردەوە. اینجا چوومە سەر باسی ساتۆی ژنی کورد لە کۆمەڵگەی کوردەواریدا، پاشان لەسەر بیرۆکەی داخوازینامەی ژنی کورد و پێویستی هاتنەگۆڕی ئەو داخوازینامەیە و هەروەها چۆنیەتی ئەو کارانە و ئەو پەیوەندیانەی کە تا ئەو کاتە بۆ گەشەسەندنی داخوازینامەکە کراوە باسم کرد. ئەلو بەڵێ شنەخان فەرموو. هەر لەم بەشەدا گرنگترین خاڵەکانی داخوازینامە لە بوارەکانی یاسایی کۆمەڵایەتی و ئابووری و پەروەردەیی و سیاسی زۆر بە کورتی دیارەخستە بەرچاو و سەبارەت بەوەی چۆن داخوازیەکان بچنە ناو خەڵکو و چ بکرێ بۆ جێگرتن و داسەپانی داخوازیەکان باسم کرد. هەروەها لەسەر بەرنامەی کاری داهاتوو دوام و ڕوونکردنەوەیەکیشم هەبوو لەسەر ئەوەی کە داخوازینامەکە ئاراستەی حکوومەتەکانی هەرێم لە باشووری کوردستان و هەروەها حیزبە سیاسی بەرپرسەکانی باکوور و ڕۆژهەڵاتی کوردستان دەکرێت. بەشی دووەمی سیمینارەکە پاش پشودانێکی 15 دەقیقەی تەرخان کرا بۆ باس و لێدوانی بەشدارانی سیمینار لە سەر بابەتە پێشکەشکراوەکان و لە ماوەی سەعاتونی وێک دەباتی زیندوو زۆر بیر و بۆچوون ئاڵوگۆڕ کرا. بەشداران لە قسەکانی خۆیاندا بادنین تێگرایی بەر لە هەموو شت داخوازینامەی ژنی کوردیان بە هەنگاوێکی گرنگ لە خەبات بۆ ڕزگاری ژنی کورد دەزانی و زۆربەیان لەسەر ئەو باوەڕە بوون کە جێگیرکردنی ئەو داخوازینامەیە بەشێکی هەرە گرنگ لە مافەڕەواکانی ژنی کورد لە کۆمەڵگەی کوردەواریدا دێنێتە دی و لە پرۆسەی شارستانیکردنی کۆمەڵگەی کورد و بەدیهێنانی دادپەروەری لە کوردستاندا نەخشی زۆر گرنگ و بنەڕەتی دەبێت. هەروەها بە وتەی زۆربەی زۆری بەشداران دابینکردنی ئەو داخوازیانە و گۆڕینی یاساکان ڕاستە و خۆ گۆڕانکاری دەخاتە ژیانی هەموو بنەماڵەیەکی کورد نەک هەر لە کوردستان بەڵکە لە دەرەوەش دیارە ئێمەش هەر لەسەر ئەو باوەڕین ئەوە هەر باوەڕی بەشداران بەتەنێ نەبوو ئێمەش لەسەر ئەوە سووری دیارە بەو مانای کە ئاستی تێڕوانینی خەڵکەکەمان چ لە کوردستان و چ لە دەرەوەی وڵات لە سەر مەسەلەی ژن دەگۆڕێ و هانیان دەدا بۆ فرێدان و لە بیربردنەوەی ئەو دابوونەری تەجزیە و دواکەوتوانەی کە دەبنە هۆی تەوسانەوەی ژن لە بنەماڵەدا هەم لە کوردستان و هەم لە دەرەوەی وڵات. بەڵێ شنەخان ئەم سمینارە لە ستۆکۆڵمیشە ناوێت 15 سپتەمبەر هەر سمینارێکمان هەر بە هەمان مەبەستی ڕاگەاندنی داخوازینامە گرت. جا ئەوە هەر ئیدامەی ئەو سمینارەیە کە
ئێمە بەتەمان لە شار و وڵاتەکانی دیکەش بێگرێ دیارە مەبەستت پێم وابێ سمینارێکی دیکەیە کە لە ستۆکۆڵمیش بجیشترێ ئەلو بەڵێ شنەقان فەرموو جا نازانم ئیسا ئەتەوێت سمینارەکە لێرە باس بکەی یان دای بنێن بۆ دوایی بەڵێ ئەوە هەر باسی ئەوە بووە من هەر راپۆرتێکێکە لەسەر سمینارەکەی دەجێڕمەوە کە چ باس کراوە و بەشدارانی سمینار چیان باس کردووە بەڵێ دەی سپاس دەکەین هیوادارین بە زوویی سمینارەکان تریشتان لێرە گوێمان لێبێت و بەشدار بینکە دیارە وەکو ڕوونکردنەوەیە کە ئێمە لەبەر ئەوەی کە سمیناری ستۆکۆڵم و یێتەبۆری بە سەرکەوتوودا دەنین هەر بەو بۆنەوەش ئێمە هەر بەو زوانە لە ئینگلیس و لە هولەندیش سمینارمان دەبێت پێم خۆش بوو دوو ئادرێسیش ئەگەر دیارە وەختم هەبێت دوو ئادرێس ڕابگەێنم بۆ ئەو تەواوی ئەو کەسانەی کە پیان خۆشەکە پەیوەندیمان پێوە بگیرن و پشتیوانیمان بکەن و بە بەشداری هەموو لایەک بتوانین ئەو داخوازینامەیە هەرچی زیاتر تەکمیلی بکەین و هەرچی زووتر تەواوی بکەینەوە ئاخر نوسخەی بدەینە دەرێ بەو ئادرێسانەی خوارەوە یەک ئیمەیل ئادرێسەکەمان داخوازینامە snabel@hotmail.com و ئادرێسی پۆستێکەشمان هۆ ئارف خەتی دوو هەم PR ژمارەی پۆستی 127 02 شار هۆڵمەنی ستۆکۆڵم تکایە پەیوەندیمان پێوە بگرن بەو ئادرێسانەوە زۆر سپاسان دەکەم کاکشەهاب بۆ ئەو کاتێکە داتان بێن بەڵێ سپاس دەکەین هیوای سەرکەوتندا بەدەخوازم زۆر زۆر سپاس شەوێکی شاد بەڕێ گوێگرانی بەڕازگوێتان لە بەڕێز شنەی هەدایەتی بوو لە یۆتەبۆریەوە ئێستاش کاکتەها بەڕواری نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانمان لەسەر خەتە کاکتەها ئەم کاتت باش کاکتەها کاک نەچیروان هاتووە لێرەیە ئەکرێ بڵێ هۆی سەفەرەکەی چی بۆیە سپاس بۆ ئەو چاوپێککەوتنە طبعاً کاکنێ سیروان وەکو سەرگەزی هاتوو ڕۆشتیشەوە لێرە نەماوەی ڕاستی بێتن و هۆی هاتنەکەی وەک ئێوەش لە میدیاتان متابعە کردو و بێگومان سەردانی دەسەڵاتی سیاسی لە وڵاتی سوێد بووە کە هەروەکە زانن لە 25 مانگێ چاوی بە بەڕێز یۆران پەشۆن سەرک وەزیری سوێد کەوتو لە ڕۆژی 26 مانگیش چاوی بە وەزیری دەرەوە کەوت و سمینارێکی بەرفراوانی بوو هاوڵاتیانی کورد لە ستۆکهۆڵم گێرا و چاوی بە دەستگاکانی تری سوێت وەکو سنتەری نێونەتەوەی ئۆڵۆف پالمە کەوت و لانچێکی شی بۆ ڕۆژنامەنووسانی سوێدی و بێگانە و کوردی هەڵبەت کەڵێم کوردی زیاتر حقیقەتێک ممکنە لەبەر ئەسبابی پراکتیکی تەنیا یەک رادیۆی کوردی بانگ هێش کرابوو کەویش رادیۆی ئیزرائیڵە سەرجاسەریە پێمانەوە بوو تەمسیلی زیاتری ئەوە دەکاتن جالی کوردی لە سوی دەکاتن ئەمانە هەندێک لەو کارانە بوون کە پێی هاتەبوون و ئاماندیش ئەوە بوو بێگومان پێویست و خواستی خەڵکی کوردستانی عێراق و ئەو شتانی کە پێویستە بۆ کورد بکرێتن بە بەرپرسانی سویدی بگەێنرێتن و لە مەسلەی لەسەرپرسی ئاسایشی کوردستانی عێراق و لەسەرپرسی پشتگیریکردنی سوێد لە نێوەندەکانی نێنەتەوەیدا و هەروەها لەسەر تاکیدکردن لەسەر بەشی ئیسیان وەڵەسەدی دەرامەدی کە لە فرشتنی نەوت بۆ خۆراک دێت بۆ کوردستان دێتن و هەروەها بۆ ئەوەی ئەم ئەجندای پاراستنی کوردستانی عێراق لە بازنەیەکی بەرفراوانتردا لە ئاستی ئەوروپی و جیهان لە باز بکرێتن و سویدی شێکێکی لە وڵاتانەی کەوا دەورێکی تایبەتی هەیە لەو بوارانەدا ئەمە هەندێک لەو خاڵانەبوون کە با بڵێن لە ئەجندای ئەو مناقەشاتە نەبوون بێزگە لە هەندێک بابەتی کە پەیوەنددار بوون بە هەردوولا بەڵێ ئایا لە گەیاندنی داخوازی کورد بەو کەسانی کە ناوت برد کاکنی چیروان سەرکەوتوو بوو
من پێم وایە زۆریش دەرکەوتوو بوو و ئەم ئێوارەیە لە کوردستان تیویش گوێم لێ بوو خات و نالین پەکگولیش کە ئەندامی سەرکرداتی یا احتیاتی سەرکردایەتی پارتی سوسیال دیموکراتی فەرمانڕەوایە و لەلایەنی استودیۆ لە کۆمونەکانیش بەشدار بوو ئاماژەی بەوەدا کە ئەوە هەم ئەوان ڕازی بوون لە ئەنجامی سەفەرەکە و کەواتە ئەگەر ئەوان ڕازی بوون و ئێمەش وەکو کورد بە حەقیقەت لە ئەو شتێک کە طرح کراوە و ئەو پێشوازی گەرمی کە سوید کردیەتی لە جەنابی سەرۆک وەزیر ئێمە هەم مرتاحین و هەم بە شتێکی سەرکەوتوش داین و پێشمان وایە کەوا دەبێتە هۆی ئەوەی سوید دەورێکی چالاکتر ببینێتن لە پرسە بنەڕەتیەکانی کوردستانی عێراقدا. بەڵێ ئایا ئەوان یانی کەک نەچیرمە بەدەستی پڕۆگەڕاوەتەوە دەستی پڕ لە ڕۆی دیپلۆماسیەوە بەڵێ لە ڕۆی دیپلۆماسیە بەڵێ وەکو ئەزانن هەر خودی پێشوازی کردن لە ئاستی سەرۆک وەزیردا لە ئاستی وەزیری دەرەوەدا خۆی لە خۆیدا دەستێکی پڕە و شتێکی مێژووی و گرنگە کە بۆ میلەتی کورد هاتوودەبی حقیقەتداری یەکەمە طبعا بووە کەوا سەرکردەی حزب سیاسیەکان چاویان بە خەڵکی بەرزتر کەوتووە خەڵکی بەرزتریان مێوەست لە ئاستی حکوومەتیدا کە سەرۆک وەزیری حکوومەتی هەرێمی کوردستان چاوی بە سەرۆک وەزیری سوێد بکە ئەمە خۆی لە خۆیدا وەک من بزانم جاری یەکەمە لە ڕۆوەدات. بەڵێ لەم دوایانەدا سەرۆکی دەوڵەتی عێراق سەدام حوسێن لە قسەکردنێکی پڕ لە هەڕەشەدا ئەڵبەتەمەی چەند مانگ لەمەوە بەرە داوای کردبوو کە کوردەکان بگەڕێنەوە باوەشی نیشتمان و خۆیان لە بێگانەدا بڕن و خۆمان لە ناو ماڵی خۆماندا ڕێکەوین. دیارە سەدام خۆی وەک باوکێک دەبینە و کوردیشی وەک نەوەیەکی لاساری ئەو باوکە کە لە قسەی باوک دەرچووە و دەبێ بگەڕێتەوە تەمبێ بکرێت. کاکنەوچیروان لەو بارەوە یانە ئەو داوای سەدام حوسێن و پرۆژەی حکوومەتەکە حکوومەتی کوردستان بۆ دیالۆگ لەگەڵ دەوڵەتی عێراقدا چۆن دەبینی؟ ئەوەی ڕاستی بێت وەکو میلەتی کورد بە تەواوی نوێنەرەکانی خۆیانەوە هیچ کاتێک دژی دیالۆگ نەبوونە لەگەڵ حکوومەتی ناوەندی و هەمیشە ئیسباتی ئەوەیان کردووە کە میلەتێکی ئاستی خوازن ئەوانە بەس بۆ ئەوەی ئەو شتانە بەدی بێتن ئێمە بڕیارێکی پەرلەمانی کوردستان هەیە کە لە 4 ئۆکتۆبەری ساڵی 92 دەرچووە بڕیاری ڕاگەاندنی فەدرالیزمیش لە چوارچێوەی عێراقێکی دیموکراتیدا بێگومان کە ئەم خصوصیاتانە هەمووی دێنی وە سەر ئەم حکوومەتەی کە ئێستا مەوجودە لە بەغداد ئەوە دەکەیت تطبیقی دەکەیت زەحمەتە ئەو داخوازەی کوردی بێتە دی بە حقیقەت هەر کاتێ حکوومەتی ناوەندی ئامادە بێت بەو شرایطی کە هەیە بە هەندێک گەرانتی نێونەتەوەی کە ئەوە بێتن چارەسەری پرسی کوردی بکاتن کورد بە هەموو لایەنەکانیەوە ئەوە دەبێتن و کوڵێن پێی خۆش دەبێتن کە شتێکی وا دکومنتێکی وا بە شێوەیەکی یاسایی و قانونی بچەسبێتن من بەش بە حاڵی خۆم بە گومانەوەی کەوا تا ئەم سیستەمە حاکمە لەو وڵاتە ئینسان بتوانێت ئومێد بەخش بێتن بۆ کارێکی ئەوەی ڕاستی بێتن منەمە بەستمە هەر ئەوەیە شەک لەوەدا نییە کەوا ئەتمۆسفەرێکی زۆر پۆزەتیڤ لە بینی یەکێتی و پارتی هەیە وە لە ئەو پەیامەی ئاشتی کە کاگنێتیڤان باسی کرد لە هەموو ئەو دیدارە مەزاجەقتی لەسەر ئەو هەماهەنگیە کرد کەوا لە بینی یەکێتی و پارتیدا هەیە لە ئاستی دەرەوەدا لە ئاستی بڕیای 1986دا لە ئاستی خوێندندا لە ئاستی پەروەردەدا لە ئاستی ئەو مەسائلە تونڕەویانەی کە لە ئێستا دوایە لە کوردستانە بووە لە ئاستی حتا و پرسیارێکە پێش ئێستا کردت لە مەسەلەی گفتوگۆ لەگەڵ بەغدا بەیانێکی هاوبەش لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دەرچوو ئەمە خۆی لە خۆیدا بەرهەمی ئەو پرۆسە ئاشتیە کە لە ئەنجامی ڕێککەوتنامەژەکەی واشنگتۆن هاتووە گۆڕێ و ئەم هەروەها گەڕانەوەی ژمارەیەکی زۆر لە ئاوارەکانی هەردوو لە خلالی ئەم فترەی داهاتوو بۆ ئەو ناوچانە و ڕاوێژکاریەکی بەردەوام لە کاری پەیوەندیدا بۆ هەر گۆڕانگاریەکی کە لەسەر بەسەر عێراقدا بێتن و ئەو سناریۆنێک کە ممکنە بێنارەوە هەماهەنگی و ڕاوێژکاری و کۆنتاکتی بەردەوام هەیە. بەڵێ گرنگترین پرسیار کە لە سمیناری ڕۆژی جمعەدا لە کاکنۆچیروان کرا بەڕای ئەوە کامە بوو وەڵامەکەی چی بوو؟
والله ئەوەی ڕاستی بێت من لەبەر حکمی ئەوەی کە کۆمەڵی پرسیارەت من مەشغوڵی با بڵێن زیاتر یەکێک لەوانم کە بەشداریم دەکرد لەوای پرسەکانەوە بکەین من پێم وایە زۆر پرسی باشکرا زۆر پرسی کە ئەمڕۆ لە مێشکی گەلێک لە خەڵکی کووردا دەخڵایەوە ئەو پرسیارانە بەشێکی زۆری کرا زۆر پرسیاری بڵێم ئەگەر دەرەجەدا بنێم احتمالە شتێکی دروست نەبێتن هەر پرسێک لە هەر ئیتجایەکەوە تەماشا بکەی مەسەلەی پرسی ئافرەتە مەسەلەی پرسی دیموکراسیە مەسەلەی پرسی ئەو مەترسیانەیە کەوا لە ئەنجامی با بڵێن کە ماوەیەکە لە تورکیا مەطرح دەکاتن لە هەندێک بواردا و هەروەها مەسەلەی پرسی کەمە نەتەواتیەکانی تر پرسی پەروەردە پرسی ئەوەی کەوازالی کوردی چۆن دەور ببینێتەوەە زۆر زەحمەت ئینسان دەرەجەبەندی بکاتن لەوەی کەوا کام پرس گرنگتر بوو ئەو شتە ئینسان پێم وایە باشتر بوو بەشدارانی ئەو سمینارە و بۆ خەڵکی تر بەجێبهێڵێت بەڵێ بەرنامەی ئەم شەومان تایبەتە بە نزار خەزرەجی کە لەگەڵ کاک کرمانج و مەمسا عەبدوڵڵا پەشێ و سکرتێری کۆمەڵی هیوای کوردستان و هەروەها نوێنەری فدراسیۆنی کۆمەڵە کوردستانەکان وتوێژمانە بێت پرسیارێکیان لە کاک نووسیروان کرد لەو بارەوە حەزەکەم ئەو وەڵامەیش بە گوێگران ڕابگەێن وەڵام من ئەو وەڵامی کە من پێم وایە کاک شەهاب ئێستاگەر ئینسان شتێکیەوە باس بکاتم ئێستا لێرە وەڵامێک بدەمەوە و ئەوان دوای ئەوەی من بێن ئەوەیەوە کوڵێت ئەوەی کە من ئەزانم ئەوەی کە من گوێم لێ بۆ ئەوەی کە ئێمە باسمان کرد بەڕاستنی و من نامەوێت کە دەقی قسەکانی کاک نووسیروان ئێستا وەک سەرۆکی حکوومەت لە بەردەستم نییە بۆی ئەوە بکەم من ئەو قسانەکەم ئەوەی کە هەڵوێستی ئاگام لێ هەیە باسەکەمەوانە ئێمە لەگەڵ ئەوەیان کە ئەو ڕۆژە لە کوبوونەوەیەک یا بڵێن سیمینارێکی بەرفراواندا کە ئەندامانی پەرلەوانی دانیمارکی شامادەبوون لە فۆڵکێتینگە 23 مانگ بەڕێز دکتۆر محەممەد عوسمانیش لەوێ بوو بەڕێز ئەحمەد بامەرمیش لەوێ بوو و بەڕێز برهانالدین یاسین لەوێ بوو ئەو خەڵکی تریش زۆر لەوێ بوونەوانە باسی ئەوەمان کرد ئێمە لەگەڵ هەموو ئەوەی لە هەر وڵاتێک کە فرسەتێک هەڵدەکەوێتن کە یەکێک گومانی لەسەر دەکرێتن کە تاوانبارە ئەو تاوانەی لە پرۆسەیەکی قانونیدا بخرێتە بەر لێ کۆڵینەوە و ببێتە هۆی ئەوەی ئەگەر هات ئەوە تاوانبار بێت ئەوە بە سزای خۆی بگاتن ئەمە لا یەک مۆزەکە بەنسبەت ئەوەی لەسەر نزار خەزرەجی من حەزەکەم باز بکەم وا بزانم زۆر جار زەحمەت مشکلەی کە زۆر جار ئینسان هەستی پێ ئەکاتن کە ئینسان شتەکان بە دەقیقی نەخوێنێتەوە دەبێتە هۆی ئەوەی من نەزانم تەوان ئێستا و ڕەنگە جەنابەت دەپرسی بۆ ئەو نامەی پارتی بۆەوە برادرانی یەکەتی نامەیەکیان بۆ حکوومەتی دانیمارک نردووە برادرانی پارتیش ناتوێنێتەوە ناڵێن ئەو کابرایە تاوانبار نییە ئەڵێن تاوانباری سەرەکی نییە ئەمە ئەڵێت لەگەڵ ئەوی ترکە خەڵکێکی تر ئێستا لێرە لە مناقەشاتی خۆی باسەکاتن دوو شتی زۆر جیاوازن کە تاوانباری سەرەکیە لە خەڵکی گەورەتر لەوە بەس ئەمە تاوان نایگوتۆ تاوانبار نییە بۆیە من پێم وایە زۆر گرنگە کە ئینسان ئەو شتانە خورد دەکاتەوە بە شێوەیەکی زۆر با بڵێن فینێسی خۆی خورد بکاتەوە بە شێوەیەکی عاتفی خۆت نەکاتەوە ئەوەی کە تەعییدیش کراوە ئەوەیە ئەو کابرایە پەیوەندی هەبووە لەگەڵ ئۆپۆزیسیۆنی عێراقی و لەگەڵ کوردەکانیش بە هەردووی تجاهەکەیەوە با بڵێ هەردوو حزبەکەوەی پارتیش و یەکێتیش ئەوەی کە من لە برادرانی یەکێتیشم گوێرە بووە ئەو نەزانم ئەوانش ئاگەر نەمەوزە هەیە بۆیە هیوادارم کە ئێوە دەخەنە ئەو قسان دەخەنە قالبی مناقشە لە تەرمەکان وەک نووسراوە تەرمەکان وەک هاتووە بخرێنە بەرەوە نەخرێتە قالبێکی عاتفی بۆ ئەوەی ئینسان بە ئەنجامێکی کونکرێت بگات بەڵێ سپاس دەکەین هیوادارین هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازیین لە کارەکان شەوێکی خۆش شەو باش بەڵێ گوێگرانی بەڕێز گوێمان لە وتوێژێک بوو لەگەڵ کات تەها بەڕواری نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان گوێتان لە ڕادیۆ زرێبارە
کاکەڕێ گوێگرانی بەڕێز ئێستاش پەیوەندیەکەمان لەگەڵ کاک کرمانج بەرقەرارە با بزانین کاک دانا و کاک قادر و کاک کرمانج چیمان بۆ باسەکەم فەرموو کاک قادر. زۆر سپاس کاک شەهاب بۆ ئەو بواری سەر لە نێبۆتان ڕخساندی لەسەر مەسەلەی نزار خەزرەجی کە ئێستاکە لە دادگای دانیمارکی وەکو تاوانبارێک دژ بەگەلی کورد ناسراوە قسە و باس بکەین. بۆیە ئێمە پێویستمانزانی بدایەت ئەم جارەش پەیوەندیش تەلەفۆنی لەگەڵ یەکێکتر لەو برا کوردانی کە لە دانیمارکۆ شکایەتیان کردووە پەیوەندیەک بگرین. ئەو کاتت باش کاک کرمات. ئەم کاتتان باش. کاک کرمات دوایین چالاکی و وابزانم ئەوڕۆژ بەرنمەیە کۆبنەوەیەکی بچووکتان هەبوو لەسەر بارودۆ خۆتان ئەگەر بکرێت لە گوێگران باس بکەی زۆر سپاس دەکەین. زۆر سپاس بۆ ئێوەش کاکە ئیمڕۆ کاتژمێری سعدیەک دانیشتێکمانە بوو لەگەڵ برادرانە دەستگایەکمان دروست کردووە دەستگاکەشمان ناوە دەستگای پاڵپشتی بۆ دادگاکردنی نزار خەزرەجی. ئەم دەستگایش پێکاتووە لە دوو لێجنە. لێجنەی یەکەم کۆکردنەوەی زانیاری و بەڵگەکان لە ناو و دەرەوەی وڵات کەویش کاک دەرسیم و کاک ئەحمەد تاڵب پێڵەسن. لەژنەی دووەمیش دەستەی پەیوەندەکان و ڕاگەیاندن بە ناو و دەرەوەی وڵات کەویش فەهمی و خۆم کرمانج لەگەڵ نەوزات و کاک شادومان پێڵەسن. و مەبەستی دەستگاکەشمان ئەوەیە کە بۆ بەرەو پێشخستنی ئەم کارە و هەمووشمان قەناعەتمان بۆ کردو کە ئەم شتە بە تاکە شەخص ناکرێت لەبەرەوە شتەکان لە دەستگاکەیە خۆی بمێنێتەوە. سێمیشان پەیوەندیکردن بە میدیا و دادگا و پۆلیسی دانیمارکیەوە. چوارەمیشان پەیوەندیکردن بە بەرەکان بە بەرە سیاسە کوردەکان و میدیەکانی دنیاوە. فەرموون. بەڵێ کاک کرمان جوابزام لەم ڕۆژاندا لە شارێکی دانیمارک خۆپیشاندانێک کرا ئەگەر بکرێ ئەو زۆرە چالاکیانەی ئێستا لە دانیمارک دەکرێت بۆ گوێگرانی ستۆکهۆڵم باز بکەیت. ئەگەر وابزانم کاکە دەرسیم بە کورتی وای بۆی باز کردو نێمە هەڵبەتە هەر لەوە ڕۆژەوە کە ئەم کار ئەم مەسلەی هاتۆتە پێشەوە هەمومان هەرێکە لە ئێمە برادران هەمووی هەڵساون بە شکارکردنی خۆیان یەکێ لەوانەی کە زۆر شانی باسە بەڕاستی ئەو هەڵسانە بوو کە لە تاریخی چوارە کە هەمومان کۆبووینەوە داوای ئەومان کرد کە نزار خەزری بخرێت دەدراتگا و حەقی خۆی لێ بسەنجێت. و ئێستاش بەرنامەمان هەیە لە تاریخی هەشتی یانزەدا لە ئەو شاری کە تێدا لێدا ئەنیشێت لە سەعات 5 تاکو 6 خۆپشانانێکی لەسەر خۆ بکەین تاکو بتوانین داوای سزنکردنی و داوای تاقیکردنی لێ بکەین. کاکرمان ئێوە ئێستا یەکێک لەو شەش برا کوردن کە ئێستا لە شاری لە دانیمارک شکایەتان لە نزار خەزرەجی کردووە ئەو هەڵوێستەی پەناهەندەی کورد ئێستا لە ئەوروپاکە لە گیژە چۆن دەبینن؟ وەڵا بەڕاستی هەمووی شایانی باسەکە کە هەموو لەلایەن خۆیانەوە هەموو کەسێک لە لای خۆیەوە زۆر دەورێکی تایبەتی خۆیەوە و باوەڕم پێ بکە نازانم نە من نەکاک دەرسیم نە کاک نەوزات نەکاک شادومان نەکاک فەمی هیچ کە جیاجان فرێ ئەوە ناکەون کە ئەمەنە تەلەفۆنمان بۆ کرێت لەلایەن برادرانی ئەوروپاوە لە هەموو دەستگایەکەوە یعنی بەڕاستی جێی شانازیەوە شتە چونکە ئەمە کەسمان لە بیرمان نەچێ هەستێکی نەتەوەیە کە هەموو کوردێک واجبی سەرشانی هەموو کردێکە و هیواداریشین هەر ئاوە بەردەوام بین و پشگیری لە مەسەلەکە بکەین لە هەموو لایەکەوە. داواکاریتان لە جێگرانی ستۆکهۆڵم چییە؟ لە ئێستاکە لە شاری ستۆکهۆڵمیش دەیان ڕێکخراوی جەماوەری و کەسایەتی ناودارکەوتنی دوای ئەو مەسەلەیە داواکاریتان چی ئێوەکو یەکێک لەو شەش کەسێک کە شکایەتان کردووە؟ وەڵای برا داواکاریمانەوەیە تەوان ئێستا زۆر بەسەرئی ناوی تەلەفۆن و فاکس و لەگەڵ ئیمەیلتانەینێ کە هەرچێکتان بەدەستەوە وەرچ هەرچی یارمەتیەکتانە وەرچ بەڵگەیەکتان بەدەستەوە وەرچ شتێکتان هەبوو کردتان بە شکاتێک بۆ وەزارەتی عەدلیامەوە بۆ دانیمارک ئەوە ئەم بەڵگەکان بگەێنرێ بە دەستگاکەی ئێمە زۆر سوپاستانەکەین ئەویش بەڵێ بەڵێ بەردەوام بە ئەویش کاک دەرسیمە لێجنەی یەکەم کە باسم کرد بۆ کۆکردنەوەی زانیاری و بەڵگەکان لە ناو دەرەوەی وڵات ئەویش ئەمەش تەلەفۆنەکەیەتی تەلەفۆن و فاکسەکەیەتی 0045 75 61 15 40
0045 75 61 15 کاک دەرسیم ئیمێلەکەشی دەرسیمە DARSEM سنێبڵێ ئیمێل IMAL 1 0 STOFANET ستۆفنێت پونتم دیکۆ ئەوە ئیمێلەکەیەتی کاک تاڵبیش کە هەر لەگەڵ ئەوە لەو لیجنەی یەکەمە ئیشەکات کە تەلەفۆنەکەی 0045 59 45 18 71 0045 59 45 18 71 ئەویش ئیمێل ئەدرسەکەی تاڵبە TALEB سنێبل MBOX MBOX 301 پونتم GetToNet GET 2 NET پونتم دیکۆ تەلەفۆن و فاکسی خۆشم کە ئەتوان هەموو کاتێ پەیوەندیم پێ بکەن ئەویش تەلەفۆنەکەم 0045 56 66 02 88 فاکسەکەم هەر عینە شت بەڵام ئاخری لە باتی 88 98 ئیمێل ئەدرسەکەشم کرمانجە KIRMANG سنێبل سپۆرت SPORT پونتم دیکۆ ئەجا هیوادارم ئەو برادرانی کە لە ڕێگای خۆیان و هەست کەسێ لە ڕێگای خۆیەوە هەشتێکی پێ ئەکرێک هەشت بەڵگێکی بەدەستەوە هەچ توانایەکیەیە هەچ شتێکیە بەدەستەوە بیگەێنێ بوو برادران و وابزانم ئەم شتەش هەستێکی نەتەوەیە هەرێکە لە لای خۆمان و هەرچێکمان بۆ بکرێت واجبێکی سەرشانی هەموو لایەکمانە زۆر سپاس دەکەین کاکرمان سیوای سەرکەوتنتان بۆ دەخوازیین زۆر سپاس بۆیەوە گوێگرانی بەڕێز ئەوی کاکرمان باسی کرد سەرجەم ئەو ئەدرس خوێندنانە بە زمانی ئینگلیزی بوو بەس وەکو تێبینی
بەڵێ جێگرانی بەڕێز ئێستاش پەیوەندیمان لەگەڵ بەڕێز مامۆستا عەبدوڵڵا پەشێ و سازە ئەو کاتت باش مامۆستا کاتە باش مامۆستا بەخۆت وەک ئاگاداری مەسلەی دادگاییکردنی نەزار خەزرەجی ئێستاکە لە ئەوروپا لە نێو پەناهەندەی کورد قسە باسێکی زۆری لەسەر کردیەوە وەی کردو پەناهەندەی کورد یەکەم یەکێک لەو جارانەیە قسەی خۆی دەکات لەسەر مەسەلە چارە نووس سازەکان قسەی تۆ چییە لەسەر دادگاییکردنی نەزار خەزرەجی؟ بەڕاستی من ئەگەر قسە بکەم دەربارەی ئەو مەسەلە چونکە هەر لایە سیاسەکەی نیە لایە قانونیەکەیە لایە ئەخلاقیەکەیە لایە سیاسەکەشی هەڵبەتە تێدا لایە عسکەریەکەیە بەڵام ئەوەی من قسەی لێ دەکەم زیاتر ڕەنگە بتوانم دەربارەی لایە ئەخلاقیەکە بیر و ڕای خۆم دەرببڕم من پێم وایە ملەتێک ئەوەی بە ئێمە کراوە کەم ملت هەیە ئەمڕۆ لەسەر زەوی ئەوەی پێکرابێ لەوەتی لەشکری عێراقی هەیە عێراق وەک وڵاتێکی داگیر کرد لەوەتی ئەو لەشکری دامەزراوە ئەو لەشکر هەر لە ئەساسدا دامەزراوە بۆ سەرکوتکردنی ملەتی کورد کە ملەتی کورد نەتوانی لەو بەشەی وڵاتەکەی خۆیدا سەربەخۆیی وەدەست بێنێ و دەوڵەتی خۆی دروست بکە لەبەر ئەوە من هەر ئەفسەرێکی عێراقی بە دوژمنی کورد دادنێن بەڕاستی لە بەردومانکردنی کوردستان بە دوژمنی نەتەوەی کوردی دادنێم و کورد مافی خۆیتی ئەگەر دەستی بگاتێ دەستی لێ وەشێنی ئەگەر دەستی نەیگاتێ دەستی قانونی بگەینی تێ ئەوە پێم وایە شتێکی باشە جا ئەو کەسەی کە دەدرێتە دادگای یەکی وەکو خەزرەجی و هیوادارم کەسانی وەک وەفیق سامەڕایی و ئەو جاسوسانەی بەعەس ئەوانەی کوردستانیان وێران کرد هەمویان بدرێنە دادگا جا ئەگەر کەسەکیچی لە هیچدا نەبی ئەوە محکەمە دەزانی ئەوە دادگا دەزانی ئێمە لە خۆمانەوە ناتوانین قسە بکەین ینی من حتا بەش بە حاڵی خۆم مەسەرەن ناتوانم کەسێک تاوانبار بکەم هەتا دادگایەکی دادوەر ئەوەی نەکە تاوانباری نەکە ئەو کەسانە یعنی تەنگە تاو دەبن بەو شتانە تێناگەم یعنی بۆ تەنگە تاو دەبن کابرا ئەگەر بێگوناه بێ ئەوە دادگای دەنیمارچی یعنی بۆچی دەبی دەنیمارچیەک لە من دڵسۆستر بی بۆ مەسلەی ئەنفال و هەڵەبجە و گوندە وێرانەکانی کوردستان پێم وایە یعنی ئێمە دەبی وەکو جوولەکە وەکو دنیا نەکرد جوولەکە ینی جوولەکەیەک بە دوو کابرایەک دەکەوێت کە جوولەکەیەکی 56 ساڵ لەمەوبەر کوشتووە یعنی خوێنەکەی ئەوەندە بە هەند هەڵدەگرێ بۆچی دەبی ئێمە خوێنی 250,000 کەس ئەوەندە بایەخی پێنەدەین کە زەلامێک سەرۆکی ئەرکانی سوپای عێراقی بدرێتە دادگا لە وڵاتێکی تر جا ڕەنگە گوناهی نەبی وا بڵێن ئەوە دادگا دەزانی یعنی نای پێشوەخت ئێمە پاکانەی بۆ بکەین و بڵێن پاکە و مەلائیکەتە و مەلائیکەت نابێتە سەرۆکی ئەرکان لە زمانی باس و سەدام حوسێندا بەڵێ مامۆستا تێڕوانی نەکێ ئەو تێڕوانینە باز لەوە دەکات دەرێ با فشار نەخرێت سەر ئەو کەسانی لە بەعز دێنە دەرەوە بۆ ئەوی خەڵکانی تر بێتە دەرەوە ئەو هەڵوێستە چۆن لێکە دێەوە زانازان مەبەست چییە یعنی ئێمەیەک کورد هەر بەس ئەگە کورد بگرین جگە لەوەی شیعەکانی باشوور ئەوانەی کە دژی دەسەڵاتی بەعسن بەس کوردی باشوور ئەگەر چەکداری 100,000 چەکداری هەیە ئێستا ئێمە بمانەوێت دوا ڕۆژی عێراق لە سەدام وەرگینەوە بیدەینی دەست خەزرەجیەکان یعنی تەمامان بەوەیە ئەو خەزرەجیانە بێنە دەرەوە جارشی شۆڕ بکەن دەسەڵات وەربگرنەوە لە عێراق یعنی بەتەمای چین بەتەمای خەزرەجیەکان بێنە دەر شۆڕشمان بۆ بکەن عێراقمان بۆ بڕوخێنن سەدام حوسێن بڕوخێن و فیدرالی بدەنە کورد بڕوان بەوە نییە ئەبێ کورد خۆی دەستی هەبێ لە دەست نیشانکردنی دوا ڕۆژی عێراق طبعا من لێرە کە دەڵێم عێراق و باسی ئەو شتە دەکەم لەوەوە بڵێن لەو نوختەوە دەردەچم کە ئێمە عێراقین ئەگەر بیر و ڕای خۆم من وەک نەتەوەی یەک بیر دەکەمەوە ئێمە عێراقینین بەڕاستی ئێمە وڵاتێکین وڵاتەکەمان داگیر کراوە لەلایەن عێراقەوە عێراق یەکێکە لە وڵاتانی وڵاتی ئێمە داگیر کردووە ئێمە لەشکری ئەو وڵاتە لەشکرێکی داگیرکەرە لەبەر ئەوە دەڵێم یعنی کورد ئەبێ ئەگەر خۆی بە عێراقی بزانێ و ئەگەر وا بزانێ فیدرالی وەرگرتووە لە عێراق ئەبێ هەوڵ بدا نەخشێکی هەبێ لە عێراقی دوا ڕۆژدا یعنی بەشێک بێ لە دەسەڵات نەکە لە پەراوێزەکە لە
لە ڕواندز و هەولێر و سلێمانیەوە بێوێ یەکێک خەزرەجێک بێتە سەر حکم لە بەغدا و ئیتر فیدرالیەکی بداتێ یا ڕێگە بدە چەند قوتابخانە هەبی و چێ بە کوردی بخوێنێ و لە کام قۆناغ بە کوردی بخوێنێ بۆچی دەبی عەرەبێک لە بەغدا بڕیار بدە من چ بکەم لە هەولێر. بەڵێ مامۆستا هەڵوێستی جوڵانەوەی نیشتیمانی کوردستان بە هەردوو ئیدارەکەی و بە سەرجەم ئەو پارت و ڕێکخراون لە دەرەوەی چۆن دەبینیەوە لە بەرامبەر دادگاییکردنی نەزار خەزرەجی لە ماوەی ئەو مانگەدا کە ئەو چێشەیە کەوتوتە نێو کەناڵەکانی ڕاگەیاندن. زۆر بەڕاستی زۆر ئاگدار نیم یعنی بەس من پێش ئەوەی ببینم لەبەر ئەوەی من بینینێکی فەلسەفیم هەیە دەربارەی هەموو مەسەلەکان وەکو سەر بە بیری سەر بەخۆی خوازیم من بێ ئەوەی یعنی ئەو نووسینانش بینم دەزانم هەڵوێستیان ناکرێ باش بێ هیچ گومانم لەوە نیە چونکەوە بینێنش فەلسەفی ئەمڕۆنیەوە ڕەنگە من 20 ساڵ زێترە قەناعەتێکی تایبەتیم هەیە لەسەر ئەو هێزانە و ئەو قەناعەتم بڕوان ناکەم بگۆڕێ و هیچ شتێکی واژ نیشان نادەن کەوا بکەن کەسانی وەکو من قەناعەتیان بگۆڕێ کە ئەوانە لە بەرژەوەندی کوڕ شتێک دەکەن پێم وایە ئەگەر دەستی تعریب بگاتە هەموو کوردستانی ژەوانە هیچ ناکەن پێویستە ملەتی کورد خۆی وەکو برانی باکوورمان دەڵێن خۆی خودانی مەسەلەکەی خۆی بی خۆی خاوەنی مەسەلەکەی خۆی بی داوا حساباتی خۆیان هەیە و ڕەنگە ناحەقیش نەبن بەڵام بە ملەتی کوردیش حساباتی خۆی بکە. مامۆستا لە ئاست ئەو ڕووداوانە هەڵوێستی ئەو گروپە ئەو ڕێکخراوە جەماوەریانە و هەڵوێستی ڕۆشنبیران داواکاری چێ لێیان ینی ئەوە بۆ مانگێک هەڵوێستەکان بڕەبڕە گەشە دەکاتن بەڵام ئایا لە ئاست ئەو ڕووداوەیە ئێمە هیچ شتێکمان لە ئاست ئەو ڕووداوە نیکا کە تۆ ئەگەر بێت و ئێستا ئێمەوە شارێکمان لەدەست چووە لە حەقیقەتدا یعنی ئێمە شارێکی وەک کەرکووکمان لەدەستداوە مووسڵمان لەدەستدا کە مەسەلەن کەرکووک تۆ بیگرە ئەگەر ئێدەکی نەفت یان سپێری نەوت پێم وایە دووەم سپێری نەوتە لە هەموو دنیا داگیر کرا و بە عەرەب کرا و چوار کەس تۆ ناتوانین چوار کەس بینێ سەرجادا ملەتی کورد زۆر ناومێد بووە زۆر ناومێد بووە هەست ناکە کە دینەمۆیەکەیە هێزەکەیە هەڵی سوڕێنێ بڕوای بەوە نییە ئەتۆ ئەگەر لە بیرت بی نازام تەمەنت چەندە بەڵام من باشم لە بیرە یعنی لەسەر بستێ عەد چەند مەتر عەد خزمی دەکوشت دەیان مەید دەکەوتە گۆڕێ لەسەر بستێک عەد هیچ کەسێک وەکو جووتیاری کورد پەیوەست نییە بە خاکەکەی خۆیەوە هیچ جووتیارێک ئەوەندەی کورد خۆی نەبەستوتە بەو خاک خۆڵەوە کەچی دەبینی چوار عەرەب دێنە گوندێکی وەکو عەوێنەیە هەر گوندێکی تر یەک و قولە تفەنگەکیان پێ و دەبینی ئەو کوردە ملشۆڕ دەکا بەرەو هەولێر بەرگری لە خاکەکەی خۆی ناکە لەو عەردە ناکە کە با و باپیری چێڵاویانە و چاندویانە هەزاران ساڵەوە خاچی ئەوە کەچی بەجێی دێلی معناوەنی خۆترسنۆک نییە هەر ئەو کوردەیە کە ڕۆژێک لە ڕۆژان خۆی بە کوردەدا لەسەر بستێک عەرد بەڵام بڕوای بەوە نیە کە دینەمۆیەک هەیە کە هێزێک هەیە سبەی بەرگری لێ دەکات تەنان ڕەنگە گومان لەوە بکە کە بیدەنە دەست ڕۆژێک لە ڕۆژان لەوە دەترسێت کە سبەی داگیرکەر بێتەوە بە شێوەیەکی ڕەسمی. بەڵێ مامۆستا هەڵوێستی ئەو ڕۆشنبیرە عەرەبانە چۆن لێکە دەوە ئێستا کەوتونەتە داکۆچیکردن لە خەزرەجی و دژایەتیشی ئەو خەڵکانە دەکەن کە شکایەتیان لێ کردووە کاکە گیان ئێستا نەکرد عەرەبی عێراقی ئێستا شەقامی عەرەبی شەقامێکی فاشیە بەڕاستی هەڵبەتە ڕۆشنبیریان هەیە هەڵبەتە کەسانێکیان هەیە کە بیریان کراوە بێ وەکو مرۆڤ بیر بکەنەوە بەڵام پێم وایە ئێستا شەقامی عەرەبی ئەگە بەگشتی بیگری شەقامەکی شۆڤینی فاشی بۆگەنە ڕقی لە هەموو شتێکی ناعەرەب دەبێتەوە لەبەرەوە بەش ڕۆشنبیرانی عەرەبیش ناڵێم هەمویان بێگومان ڕۆشنبیری مرۆڤ هەن پێشکەوتن خواز هەن کورد دۆست هەن ئەوانە بەش بە حاڵی خۆم یعنی زۆریان لێ دەناسم بەڵام من باسی دیاردەگشتێکە دەکەم ڕۆشنبیری عێراقیش بەشێکن لەو ڕۆشنبیر تەنانەت ئیسلامیش وەکو ئیدیۆلۆژیایەک بەکاردێ بۆ مەسەلەن تەوەیەکەی عەرەب مەسەلەی نەتەوەیی کە دەڵێن مەسەلەی نەتەوەی مەبەستم ئەوەی فاشیزمە یعنی تۆ ناوچەیەکی لە محیطەوە هەتا خەریکەم بە عەرەب دادەنێن ئیتر بە کوردستانیشەوە بە وڵاتی بەربەرەکانیشەوە بە وڵاتی قوتیەکانیشەوە بە هەمووی ترەوە عەرەبستانە ئەوە هەتا ئێستاش بە عێراق دەڵێن وەتەنی عەرەبی بەشێک لە وەتەنی عەرەبی
کوردستانی ئێمە ئەو شاخوداخە بەشێکە لە وەتەنی عەرەبی جا ڕۆشنبیرانی عەرەبیش یعنی ساتۆ باسی سەربەخۆی کوردستان بکە بزانە چەند ڕۆشنبیری عەرەب ئەوەت لێ قبول دەکا یعنی من وەکو کوردێک بڕوان بە مافی چارەنووسی برای عەرەبم هەیە لە عێراق ئەو دەتوانی لە حەمرین بەرەو خوارەوە پیرۆزی بی بۆ خۆی بەڵام عەرەبێک وابیر دەکاتەوە نەخێر سەد لەسەر سەتی کورد لەگەڵ سەربەخۆی کوردستاندایە لەگەڵ ئەوەیە عێراق لەت بکرێ یعنی ئەوە لە منطەلەقی ئەوان دەرم لەت بکرێ ئەجینا عێراق قەت یەک پارچە نەبووە قەتش نابێت یەک پارچە ئیلا ئەگەر دەستی شارستانی بگاتێ ئێمەش ببینە وڵاتێک وەکو سویسرا یعنی پارەی عێراقی بە کوردیش لەسەری بنووسرێ و بە عەرەبیش لەسەری بنووسرێ ناوی شەقام بە عەرەبیش بی بە کوردیش لە بەسرە و لە عەمارە ئەگە عەرەب گەیشتە ئەو ئاستا بەڵێ دەکرێت لە وڵاتێکا پێکەوە بژین و دەولەت زۆر دەولەتی وا ئێستا هەن لە هیندستان ئێستا شتی لەو بابەتە هەیە لە سویسرا هەیە ڕەنگە لە وڵاتی تر هەبی بەسم پێم وایە زۆر زووە بیر لەو دوا ڕۆژە بکەینەوە پێم وایە ئێمە بەلای کەمەوە ناوچەکەمان چەند سەد ساڵێک لە دوای ئەو شارستانیەتە یعنی دوای چەند سەد ساڵێک ڕەنگە بگەینە ئەو شارستانیەتە ئەو جەوە حسابی ئەوەشم بۆ کردیە هی ئینتەرنێت و هی هۆیەکانی ڕاگەیاندن و هی پێشکەوتنی تەکنۆلۆژیە و ئەو شتانە چونکە پرۆسەکە خێراتر دەکەن ئەو شتانم ڕەچاو کردووە اینجا دەرم ڕەنگە بە چەند سەد ساڵێکی تر ئێمە ببینە وڵاتێک وەکو سویسرا هەتا بتوانین پێکەوە بژین برای عەرەب ڕێزی هەستی من بگرێ وەکو کوردێک دان بە کەسایەتیم دابنێ کە لە تەنیشتی دەژین بەڵام من ئەو نیم منیش دان بەوە دابنێم کە ئەو من نییە. مامۆستا مەسلەی ئەنفال بۆ هەموو لایەگەزانی مەسلەی یعنی قڕکردنی کورد ئەو مەسلەی تا ئێستا لە نێو جوڵانەوە ڕزگاری خوازی نیشتیمانی کورد و هێز و لایەنە سیاسەکان قەوارەی خۆی وەرنەگرتووە چۆن ئەو مەسلەیە دەبینی ئێستا کە بڕەبڕەوە لەگەش سندندا ئایندەی دیاریکردنی چارەنووسی ئەنفالیان ئەنفال بە قەوارەی خۆی چۆن دەبینی لە بارودۆخ ئێستا؟ ئەنفال زۆر لە هۆلۆکۆستی جوولەکان گەورەتر بەڕاستی بۆ ملەتەکی بچووکی بندەست گەلە شتێکی گەورەیە ئەوانەی کۆسۆڤۆ ئەوانەی بۆسنیە جوولەکەکان یعنی زۆر جاروا بووە لە مێژوودا ملەتێک کارەساتێکی بەسەر هاتووە بەڵام ئەو کارەساتەی تەوزیف کردووە بۆ وەدەستێنانی دەستکەوتێکی زۆر گەورە من پێم وایە ئەنفال کارەساتێکی گەلێک گەورە بوو یعنی ژیانی یەک ئینسان زۆر بەنرخە ژیانی منداڵێک زۆر بەنرخە پیاو ئەگە بۆی بچێتە سەر قوربانی وانەدا بەڵام ئەنفال لە هەمان کاتە ئەنفال هەڵەبجا دەکرا تەوزیف بکرێن بۆ مەسەلەی وەدەستێنانی سەربەخۆیی بۆ کوردستان ئەمە لە ساڵی 91 ئەو مەسەلە زۆر گەرم بوو بەڵام ئێمە لەبەر لاوازی کەسایەتی نەتەوەییمان لەبەر شەرمنیمان لەبەر ترسنۆچیمان ئێمە ناوێرن وڵاتی خۆمان ناو لێ بنێن ئێمە ئێستا بە کوردستان دەڵێن هەرێم ئێستا لە مانشێتەکانی ڕۆژنامەکان دەنووسن هەرێم یعنی وەکو شیمال عێراقەکەمان لێ هاتووە ئێستا جاران کورد خۆی ئێمە تەنانەت ناتوانین پارچە پەڕۆیەک بکەینە نیشانەی ئەو شوێنی گوایە فیدرالیمان لێ وەرگرتووار خۆمان نایدەینە خۆمان ئەگەر ناتەماشا دەکەی ئەو جیهانی حکمی زاتیان هەیە لە چوارچێوەی هەر وڵاتێکدا لە دنیا دەبین ئاڵایان هەیە لە وڵاتێکی وەکو رووسیا 82 ئاڵا هەیە هی ئەو ملەتانەی لە بندەستی ڕووسەکانن چ شەرمیش ناکەن و چ معنای جیابوونەوەش نییە دەبین ئێمە تەنانەت لەوەش جا ئێمە لەبەر ئەوە لە 91 بەڕاستی مەسەلەی مفاوەزاتەکە تاوانێکی گەلک گەورە بوو ڕەنگە ئەمڕۆنا سبەی کەسانێک بێن لەو مەسەلە بکۆڵنەوە دەزانن چی پێکردین ئەو مفاوەزاتە و هەتا ئێستاش شوێنەوارەکانی هەردیارن و لەمە دواش هەردیار دەبی ئیماژێکی زۆر ناشرینی کوردیە وێنەیەکی زۆر ناشرینی کوردیدا وێنەی زەلیلی ئێمەی نیشانی هەموو دنیادا بەڕاستی و ئێمە وان نیشان دەکا ئێمە عێراقین ئەو مەسەلەی کە هەیە ئەنفال و نازام چێ ئەو شتانە یعنی لە بینی ئامۆزا ڕوویداوە لە بینی برا و برا مام و برازە خار و خوارزە یعنی شتێکی وانە بووەوە هەر ماڵی خۆمانە و ڕێکی دێخینەوە ئەبوو عودەیە لەگە بۆ عودەی ڕێک دەکەوینەوە و وانە ئیتر لە بینایەکی مخابرات دەچین دادەنیشین و دوو قسەی خۆش دەکەین و مەسەلەکەمان حەل دەکەین نا جیهەتێکی سێم ئاگادار بی و نا بڵێن لەژێر ڕێعایەی UN دابی
نا بڵێن مستەشار و شتی وای کورد هەبن نەفایلێکی کەرکووکمان پێبیستمان پێ نەبێ هەروە بە ئەبعودەی و دووماچ و مەسەلەکە بڕێنەوە یعنی بەو شێوە نەخوێندەوارانیەی کە کورد مفاوەزات دەکا ناگەینە هیچ اینجا لە نوهەتویەک دەکرا ئێمە ئەو مەسەلانە هەمووی تەوزیف بکەین بۆ دەستهێنانی ئەوەی خۆمان کە ئێمە ئیتر ناتوانین لەگە داگیرکەران بژین لەگە عەرەبی داگیرکەر بژین بەڕاستی و ناشبی شەرم لە وشانە بکەین نابی شەرم بکەین ینی بۆچی کۆسۆڤیەک شەرم ناکە دەڵێ سرب داگیرکەری وڵاتەکەمە دەم چەوسێنیتەوە ئێمە تا ئێستا یعنی هەر ناتوانین بە تورک ئاڵێ زمانی تۆ نییە تۆ نیت هەر ئینکاری وجودت دەکا ئێستا برایەک هاتوتەوە کتێبێکی پێ بووە گوتی ئەم وشە چ نووسە وتی کوردستان یەک تفی لەبەر چاوی لێ کردێ باشە خۆ کاکە ئەمە برات نییە بەڵام ئێمە کەسایەتیمان ئەوەندە لاوازە کە ئەو دوژمنەی ئەوەی ئێمەی کردووە بە کۆی لە بە برای خۆمانی دادەنین دەڵێ مامۆستا پێ دوایە تاوانبارانی ئەنفال و هەڵەبجا هەر ڕێککەوتنێک ئەگەر لەگە ڕژێمی بەغداش مۆر بکرێ هێز لایەنە سیاسەکان ئەو مافیان هەبێت لە تاوانبارانی هەڵەبجە و ئەنفال خۆش بگوترێ خۆش ببن پرسیارەکەت بە شێوەی کۆنکریتتر کەس مافی هەیە لە بکوژانی تاوانبارانی ئەنفال و هەڵەبجە خۆش بێتن یان ئەوە مڵکی میلەتە نەخێر ئێستا ئەوە دەبێ ئەو شتە بەڕاستی باس بێگانان بکرێ فلان بێگانە بۆچی مەسەلەی ئەنفالیسا بەڵام جێی داخە ئێمە باسی کورد بکەین لەو مۆزوع بڕین کورد مەسەلەن پێی ناخۆش بی ئەو مەسەلە ئیشارە بکرێ یعنی ئەو مەسەلە ئەو بکەن بە تایبەتی ئەنفال بەردەوامە ئەنفال ڕانەوەستاوە یەک لەحظە بەعس نە ئەو کاتەی هێزی هەبوو لەسەر لە چەپ و ڕاستی دنیای دەخوڕی هەمووش پشتگیریان دەکرد نە ئەوسا و نە ئێستا کە لە سەیەکی گوڕی زەلیلترە هیچ کاتێک وازی لە استراتیژی خۆی نەهێناوە ئەوە ئێمەین ملەتێکی بێ استراتیژ بێ پرۆژە ئێمە نەکەر گەورەترین ملەتی بێدەولەتین لە دنیا بەڵکو ئێمە گەورەترین ملەتی بێ پرۆژەین لە دنیا ئەمڕۆ کە هیچ پرۆژەیەکی ئەومان نییە بڵێن سیاسیمان نییە هیچ بینینێکمان نییە بۆ دوا ڕۆژ ئێمە ئەگەر نەفت بە خۆراک هەتا 100 ساڵیش بەردەوام بی ئێمە دەنگ ناکەین ئیتر با وڵاتەکەمان هەمووشی ئەنفال بکرێ و هەمووی بکرێ بە عەرەب بکرێ هیچ مشکلەیەکمان نییە بەڕاستی ئەوجا پێم وایە هیچ کەسێک بە تایبەتیش کورد نابی لە مەسەلەی ئەنفال خۆش بوو زۆر شتیشمان لە دەست دێ یعنی بیکەن باوەڕ بکە ئەگەر بێت و ئەو 1.5 ملیۆن کوردەی لە ئەوروپا و لە دەرەوەیە ئەگەر بێت و دینەمۆیەک هەبێ ئەو 1.5 ملیۆن ڕێک بخە یعنی ناڵێم ئێمە دەتوانین سیاسەتی دنیا بگۆڕین چونکە ئەو جارێ ئەو ئەدەواتەمان بەدەستەوە نیە ئەو میکانیزمەمان بەدەستەوە نیە بەڵام پێم وایە ئەو هێزە دەتوانانی ئەو میکانیزمەش دروست بکە چونکە وردە ئەوە سەرمای کوردی پەیدا دەبی لە ئەوروپا چونکە لە کوردستان ئەو ماوەیە نییە سەرمای کوردی پەیدا بوو بە درێژایی هەزاران ساڵ نەماتوانی سەرمایی کوردی پەیداکەین لەبەر ئەو بارودۆخەی داگیرکراوی کە هەیە بەڵام لە ئەوروپا ئێستا ماوەی ئەوە هەیە سەرمایی کوردی پێک بێ سەرمایەش هێزە سەرمایە دەولەت دروست دەکا جابایەخی جالیەی کوردی هەتادێ ئەوە دەوی بەڵام ئەوەی جێی داخە ئێمە دینەمۆیەکمان نییە وەکو گوتم یعنی ئەگەر کەرکووکەوە هەمووی کرا بە عەرەبی ئێمە ناتوانین سبەی بۆ کەرکووک لە هیچ شارێکی دنیا 200 کەس بینینە سەر جادا مەگەر برایانی باکوور وێنەکەی کاک عەبدوڵڵا ئۆجەلان هەڵگرن ئەجینا ئێمە ناتوانین 200 کەس بینینە سەر جادا هیچ حزبێکی کوردی ناتوانێ ئەمڕۆ بەڵێ مامۆستا عەبدوڵڵا پەشێو لە فینلەنداوە زۆر سوپاس دەکەین بۆ ئەو بەشداریکردنە زۆر کاتێک خۆش بۆ هەموو گوێگرانتان شەو باش بەڵەکە قادر کاک شێخ ساڵح لەلایەن کۆمەڵەی هیوای کوردستانەوە لە سەر بەڵەکە قادر کاک شێخ ساڵح لەلایەن کۆمەڵەی هیوای کوردستانەوە لە سەر بەڵەکە قادر کاک شێخ ساڵح لەلایەن کۆمەڵەی هیوای کوردستانەوە لە سەر لە ڕادیۆ زرێبار باس کرد ئەگەر بکرێت بۆمان باسکەی بەچی گەیشت بەڵێ وەڵا ئێمە ئەو دەوری 4 هەفتەیەکە بێ خەریکی ئەو کێشەی سەرۆی سێرتەشی عێراقی پێشوو ڕاکردو نزار خەزرەجین
داوای خۆپیشاندانێکیینمان کرد بێدەنگی ئەوە بوو ئەو ڕۆژە بوو کە ئەمریکا لە ئەفغانستانیا ئیجازەیان نابێ ئێمە پۆلیس وتیان باشترە کە تیلسویت دەرێت تا ماوەیەکی تر دوای بخەن دوای ئەوە ئێمە هەر بۆ نەوەستاین ئەمانەوەی ئۆپنیونە دروستکەین بۆ ئەو کێشەیە ئۆپنیونەکەش هەندێکی لە ڕێگەی ئینتەرنێتەوە هەندێکی لە ڕێگەی پەیوەندی خۆمان و تەلەفۆنیەوە لە ئەوروپا ئێمە بۆ ئەو مەبەستە پانێلێکی فراوانمان ساز کردووە ئەگەر ئیجازەم بن یعنی نەخسێک هەم ئاگادارەکە ئەخوێنمەوە بۆ چوونی ئێمەشی جیا کۆمەڵی وای کوردستان هەڵێ بانگەواز ئاگاداری بۆ هەموو هاوڵاتیەکی دڵسۆزی کورد لە شاری ستۆکۆڵم لە هەمووتان ئاشکرایە کە ڕژێمی داگیرکەر و کۆڵۆنیالیستی عێراق بەدەیان ساڵە سیاسەتی ژینۆساید و تۆناکردنی گەلەکەمان لە باشووری کوردستانی خۆشەویست پەیڕەو دەکات ئاکامی ئەو سیاسەتە نەگریسە لە لای هیچ کوردێکی وڵات پارێز شاراوە نییە خاپورکردنی 4,000 گوندی وڵاتەکەمان و ئەنفالکردنی 200,000 مرۆڤی بێتاوانی کورد و چیمیابارانی شاری هەڵەبجە و بادینان و بەسەدەها گوندی کوردستان بەڵگەی خەوشن لەسەر درڕندەی و ڕەگەزپەرستی ئەو ڕژێمە بە جۆرەی جاری گردردونی نەتەوە یەکگرتوەکان لەسەر مافەکانی مرۆڤ و مافی گەلان هەر دەوڵەتێک سیاسەتی بە کۆمەڵکوژی و قڕکردن لە دژی هەر گروپێکی ئێتنیکی ئاینی ئایدۆلۆژی یان دەوڵەتێکی تر بە بەڕێوە سەرانی ئەو دەوڵەتە دەبێت بدرێنە دەداکانی نێودەوڵەتی بۆ بەرەو ڕۆبوونەوە لەگەڵ تاوانەکانی خۆیاندا هەر لە دوای جەنگی جیهانی دووهەم و تاوکو ئەم ڕۆبەدایان لە سەرانی ئەو جۆرە دەوڵەتانە دراونەتە دادگاکانی مافی مرۆڤ بۆ نمونە سەرانی دەوڵەتی نازی ئەڵمانی بە تاوانی قڕکردنی جوولەکەکان لە دوای کۆتایی هاتنی جەنگی جیهانی دووهەم دادگاکردنی نیورنبێرگ لە ئەڵمانیا خاڵێکی گرنگ لەسەر پاراستنی مافی مرۆڤ و مافی گەلان لە مێژووی مرۆڤایەتیدا لە ڕواندا بە هەمان شێوە بە سەدان لە سەرانی ڕژێمی دەسەڵاتداری ئەو کاتەی ڕواندا دراونتە دادگا و ئەوەندەی تریش چاوەڕانی دادگاکردنن سەرۆکۆماری یوگۆسلافیای کۆن سلۆبدان میلۆسۆڤیچ و دەیان لە هاوکارانی بەتومەتی قڕکردنی موسڵمانەکانی بۆسنی و کۆسۆڤا دراونەتە دادگا و هەندێکی تریان چاوەڕوانی دادگاکانی مافی مرۆڤن لە لاهایو ئیمڕۆ ڕژێمی داگیرکەری عێراق لە هەموو ڕێوەکۆ پەردە لە ڕووی هەڵماڵراوە و زیاتر لە 14 تەن بەڵگەنامە لەسەر تاوانەکانی ئەو ڕژێمە لە دژی گەلەکەمان لە سەروبەندی سەرهەڵدانە پیرۆزەکانی باشووری کوردستاندا کەوتنە دەست ڕۆڵەکانی گەلەکەمانەوە هەلێکی زۆر لەبارە کە ڕۆڵەکانی گەلەکەمان لە دەرەوەی وڵات تێبکۆشن بۆ ئەوەی سەرانی ئەو دەوڵەتە فاشیست و ڕەگەزپەرستە بدرێنە دادگاکانی مافی مرۆڤ و گەلان لە دادگای لاهای وا بۆ ماوەیەک دەچێت کە یەکێ لە سەران و بەرپرسانی ڕژێمی بەحس و پەیڕەوکەرانی سیاسەتی ژینۆسایل لە دژی گەلی کورد سەرۆکی ئەرکانی ئەرتەشی عێراقی ڕاکردوو نزار عەبدولکەریم الخەزرەجی هانای هێناوە بۆ وڵاتی دانیمارک و دەیەوێت مافی پەناهەندێتی بدرێتێ ئێمە وەک کۆمەڵی هیوای کوردستان لە دەروەی وڵات و لە شاری ستۆکۆڵم بە ئەرچی نیشتیمانی و نەتەوەی خۆمان دەزانین کە تێبکۆشین بۆ بە دادگاکردنی ئەو مرۆڤە و ئەو مرۆڤە و هەموو سەرانی دەوڵەتی عێراق بۆ ئەمە بەسەر پێویستمان بە هەموو بەڵگەنامەیەک و هاوپشتێکی دڵسۆزانەی ئێوەی خۆشەویستەیە لەم بارەیەوە لە هەمان کاتتا کۆمەڵی هیوای کوردستان بە هەموو توانایەکمانەوە پشتگیری لەو کوردە دڵسۆزانە دەکەین چ لە دانیمارک چ لە وڵاتی سوید و چ لە وڵاتانی تری ئەوروپا لەو بارەیەوە تێکۆشاون و هەوڵی خۆیان داوە هەر بەو بۆنەیەوە کۆمەڵی هیوای کوردستان هەڵدەسێ بە سازکردنی پانێلێکی سیاسی بۆ زیاتر تیش خستنە سەر ئەو بابەتە و تند و تۆڵکردنی هەڵوێستی نیشتیمان پەروەرانە و کوردانە و دۆسۆزانە بەرامبەر خوێنی شەهیدانی هەڵەبجە و هەموو شەهیدانی ئەنفال و سیاسەتی ژینۆساید ئەویش بە مەبەستی دادگاکردنی نزار الخەزرەجی و هەموو سەرانی دەوڵەتی عێراق لەم بارەیەشەوە پەیوەندی کراوە بە دەستگاکانی دەوڵەتی سویدەوە بۆ ئامادەکردنی تۆمارکردنی داعوا لەسەر تاوانباری ناوبراو ڕۆژی پانێلەکە یەکشەممەی ئایندەیە 4 نۆڤەمبەر واتە 4 یانزەی ساڵی 2001 جێگاکە ئەکالاترێفە کاتەکە سەعات 2 پاژنیۆڕۆ تاکو 6 ئێوارە بە خێراتنی هەموو لاک دەکەن بەشدارانی ئەو پانێلەش ئەم بەڕێزانی خوارەوەن دکتۆر ڕەفیق سابیر ناسری حەفید مامۆستا ئەسعەد قەرەداخی نادری پیرۆتی پشکۆ نەجمەدین و بەڕێز کاگەحمەدی ئەسکەندەر و هەروەها ڕۆداکۆشتی سیویلی خاتی سوور
هەموو لایەک بە خێراتندا دەکەین کۆمەڵی هیوای کوردستان ستۆکۆڵم 26 ئۆکتۆبەری ساڵی 2001 بەڵێ بەڵێ مامۆستا ئێوە لەو پەیوەندیکردنتان لەگەر ڕێکخراوە جەماوەری ڕۆشنبیرەکانی کوردی نەکە لە سوید لە دەرەوەی سوید پەیوەندیتان گرتووە بەڵێ ئێمە پەیوەندیەکمان هەیە ئێستازم کاکارمە منیستم چەند شتێک دەربارەی ئەو چالاکی ئەو هاوڕیانە بڵین کە لە دانیمارک خەریکن ئەوان ئیمڕۆ کۆبوونەوەیان هەیە بووە ڕێکخراوێکیان دروست کردو بە ناوی ڕێکخراوی دەستەی پاڵپشتی داداکردنی نەزار خەزەرجی لە دانمارک دوو بەشن بەشێکیان هەوڵ دەدەن کە لێکۆڵینەوە و پەیداکردنی دۆکومنت و بەڵگەنامە بدۆزنەوە هەندێکی تریشیان لژنەی پەیوەندین کە پەیوەندی بکەن بە خەڵکانی کورد و ئەو خەڵکانی کە وەکو شاهید ئامادە بن یاخو ئەو خەڵکانی کە لەم بارەیەوە زانیاری زیاتریان هەیە ئێمە پەیوەندیانەمانە هەروە پەیوەندیشمان کردووە بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە نوێنەری ئەوروپا دکتۆر فواد مەحسوومەوە پەیوەندیمان کردووە بە پارتی دیموکراتی کوردستان لە سویدەوە هەڵوێستیان چی بووە ئێستا باسیەکەم هەروە پەیوەندیمان کردووە بە دکتۆر محمود عوسمانەوە هەڵوێستەکان هەڵوێستی کامیان پارتی و یەکێتی و بەڵێ ئێستان ئەو نامەی نزار الخەزرەجی یەشیە بۆ لەوانەیە کە ساڵی 1984 وەفدێکی مفاوز بوو ئەو وەفدەی کە لەگەڵ یەکێتی نیشتیمانیە ساڵی 1984 کە مفاوەزەی کردووە بە جۆرە یەکێتی نیشتیمانی ئەم پیاوێکی نەختێ نەرمونیانتر بووە لە چاوانی ترا ئەمان یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکرات وابزانام ئەگەر ئاگاتان نێبێت ئەویش لە سێبەری ئیتفاقەکەی واشنگتۆن هەردووچیان خەریکی ئەوەن شتێکی باشیشە خەریکی ئەوەن کە خیتابی سیاسیان یەخەن هەردووچیان بەیەک و هەڵوێستێکیان وەرگرتووە هەڵوێستەکەش ئەوەیە نەزار الخەزرەجی لە ڕێگەی تەلەفۆنەوە پەیوەندی کردووە بە مەکتەبی سیاسی هەردوو لاوە داوای پشتگیریکردنی لێکردوون ئەوانیش پارتی دیموکراتی کوردستان نامەیەکی بۆ شخصی بۆ خۆی ناردووە یەکێتی نیشتیمانیش ناردوێتی نامەکەی پارتی دیموکراتی کوردستان دام و دەستگار ڕاگەیاندنی تەلەڤیزۆنی دانیمارکی بڵاوی کردوێتەوە ئێستا نوسخەیەکی هاتوو بۆ لای ئێمە بە ئەنگلیزی نووسراوە بەس بە کورتیەکەی و بە کوردیەکەی ئەوەیە ئەمان نزار الخەزرەجی بە تاوانباری سەرەکی دانانێن ئەڵێن تاوانباری سەرەکی سەرۆکۆماری عێراق سەدام حوسێن لەگەڵ وەزیری دیفاعە بە ناوی علی حەسەن مەجید ئەوان ڕێگە لەوە ناگرن کە هیچ کەسێ داوا قەید نەکات لەسەر ئەم کابرایە بەس ئەوان خۆیان وەکو ڕێکخراوی سیاسی ئامادە نین کە بەشدار بن لەو پانێلی ئێمەدا ڕێگەشیان لە کەس نەگرتووە بەڵام ئەڵێن ئەو بەڵگانەی کە هەن ئەم بە جۆرەی نوێنەری هەردوو لایەن ئەڵێن ئەو بەڵگانەی کە هەن ئەو بەڵگانە لاوازن بەبێ ئەوەی کە بەڵگەکانیان بینی بێت داوای ئەوەکەن کە ئەم کابرای ئێستا ئەندامێکە لە معارەزەی عێراقی ئەبێ ئەو نوقتەیە مراعات بکرێت ئەمە بۆ چوونی هەردوو پارتە سەرچەکەی باشووری کوردستان بوو بەڵێ مامۆستا هیچ ئاستەنگتان نەکەوتوتە پێش لەو کار و چالاکیانەتان وڵی ئاستەنگەکە چی ئاستەنجەکە ئەوەیە کە ئەوان وەکو پێم وتی زۆر لەگەڵ ئەوان نین ینی ئەو بەڵگەنامە و شتانی کە ئێمە هەمانە کە ئەنەو ئەوان تەرەفێکن لە مەحکەما بە ئێمە ئەڵێن لاوازە بەس ئەو بەڵگانەی کە ئێمە هەمانە بەڵگەی هەندێکیان بەڵگەی کوردیش نین ئێستا من خۆم کتێبێکم لایە کتێبێک کە بە ناوی ژینۆساید ئین عێراق باسی ئەنفالە کە ئەنفال کەمپانین ئەگێنز دە کورد ئەم کتێبە ساڵی 1992 میدل ئیست ئۆچ دەری کردووە بەشی مافی مرۆڤی بە زۆر دوور و درێژی باسی پرۆسەی ئەنفال و چیمیابارانی بادینان و لەگەڵ هەڵەبجە و دەوروبەری هەڵەبجەکە لە لاپەڕێیەکە زۆر بە ئاشکرا ئەم ڕێکخراوە دەستنیشانی ئەوانە ئەکەن کە بەشداری سەرەکییان کردووە یەکێ لەوانە جەنەراڵ نزار عەبدولکەریم الخەزرەجی ئەو کاتە سەرەک ئەرتەشی عێراقی بووە و هەروەها وەزیری دیفاعی ئەو کاتە عەدنان خێرڵات تەلفاح بووە بەڵێ مامۆستا چۆن لە ڕاگەیانی کوردی لە بەرامبەر ئەو مەسلەیە دەبینیوە وڵای ڕاگەیانە کوردەکان ئەوەیە کە نەکبەتی کورد ئەوەی ئەو ڕاگەیانە کوردیانەی کە ئێستا هەن بە تایبەتی باشووری کوردستان ڕاگەیاندنی حیزبین
یعنی بەرژەوەندی حیزبی زۆر پێشەخەن هەندێکیان ئەڵێن ئیمڕۆ سیاسەتی واقعی سیاسی کوردستان لەوان نییە کە ئێمە ئەو کابرایە بە تاوانبارێکی سەرەکی دابنین هەڵبەتە ئەوە بۆ چوونی خۆیانێ حساباتی خۆیانەیە ئێمە هەوڵێین ئەو نامەی کە پارتی نردوتی ڕۆژی کۆڕەکە بڵاوێکەینەوە ئێستا هەوڵی شێین کە ئەو نامەی کەیفێتی نیشتیمانی نردوتی ئەویشمان دەستکەوێت ئێمە داوامان لێ کردوون و بۆیان نەناردوین بەڵام خەریکە دەستمانەکەوێت هەروە مژدەیەکی زۆر خۆشتریش ئەوەیە کە لە لەندەن دکتۆر مەحموود عوسمان ئەویش وەکو کوردێکی سەربەخۆ خەریکە لە ڕۆژنامە عەرەبیەکانە شت دژی نزار خەزرەجی ئەنووسێ داوای ئەوەی لێکە کە هەر هیچ نەبێ سەری ئەو گرێچۆرێ بکاتەوە ئەگەر خۆشی تاوانبار نەبێ یاخود تاوانەکەی ضعیفتر بێ ئەو تاوانبارانە چێن کە لەگەڵ یابوون ئێستا ئەو نامێشی ناردۆ بۆ دکتۆر مەحموود عوسمان داوای ئەوەی کردووە کە بۆچی وا بەرامبەری ئەکات یعنی بۆچی وا بەرامبەر نزار خەزرەجی ئەکا ئەویش لە وەڵامە بۆی نووسیوە کاتێوە هاتووە کە ئەو شتانەی ئەیزانیت نهێنیان باسکەیت ئێستا جوابی یاوەتەوە نزار خەزرەجی ئەڵێ من ئامادەم کە ئەو نهێنیانە هەندێکیان بدرشێنم جا چاوتێ فشاری سیاسی یەکبوونی خەڵکی کورد چۆنە وردە خەریکە سەری ئەو گرێچۆرێ ئەکرێتەوە بۆ ئەوەی تاوانبارانی ئەنفال و شیوە باراکردنی کوردستان هەر هیچ نەبێ ئەوانەی کەرە دەرەوەن بدرێنە دادگایەکی عادلانەی نێونەتەوەیی هەموو کەسێکی تاوانبار تا تاوانەکەی بەڵگەی لەسەر نەبێت تاوانبار نییە با ئەو بێتە ناو دادگایشی نێونەتەوەی لە لاهایەوە ئەو بەڵگەی خۆی بێن و خەڵکی کوردیش بەڵگەی خۆی پێیە بڵێ مامۆستا هیچ کەسێک هیچ هاوڵاتێک لای کۆمەڵی هیوای کوردستان شکاتی لە نزار خەزرەجی کردووە ئێمە شکاتەکان چاوەڕێ ئەەکەین بەڕاستی ئێمە شکاتەکان لە دوو قۆڵەوە ئەیکەین قۆڵێکیان ئێمە لەبەر ئەوەی کە هاوڵاتی سویدین و جنسی سویدیمان هەیە لە ڕێگەی پۆلیس ئەنمێلەی ئەحتیادیەوە ئەیکەین بەڵگەنامەکانمان پێیەک هەندێکی کۆپیمان کردووە لەو ڕێگەیەوە ئەڕوا بۆ وەزارەتی عەدلی سویدی ئێمە دەوڵەتی عێراق لە ناویانە ئینکلوسیڤ نزار عەبدولکەریم خەزرەجیە یعنی هەر ئەم کابرایە نییە ئەمە یەک دووهەم لە ڕێگەیەکی تریشەوە پەیوەندیمان کردووە بە ڕێکخراوی ئەمنستی ئینتەرناشناڵەوە ئەوان زۆر ئازانە هاتوونەتە پێشەوە ئەڵێن حتا پارەی ئەدڤۆکات و پارەی یاسایی ئەو پرۆسەسە لەسەر شانی ئەمنستی ئەبێت بەس گرنگ ئەوەی ئێمە دۆکومنت کۆبکەینەوە و تەقدیمی بکەین جا ئێمە دوای کۆڕەکە ڕەئی ئەو هەموو خەڵکە وەرەگرین کە ڕەئمان وەرگرتن اینجا هەر ڕۆژی دووهەم دەست دەکەین بە تۆمارکردنی ئەو داوایە لەسەر دەوڵەتی عێراق وەک دەوڵەت تێگەی اینجا سەرۆکی ئەرکانی ئەرتەشی عێراقی ڕاکردوون نزار عەبدولکەریم خەزرەجی بەڵێ دەستخۆشتان یەکەین زۆر سپاس دەکەین بۆ بەشداریکردنت اینجا جارێکی کەش من ئەگەر ڕێگەم بە ینی ئەو پانێلەمانێ هیوادارین کە ڕادیۆ زیرێباریش ئەویش لێ بەشدار بێ لەوێ فلیم بیشان ئێرێ زۆر کەسەیە فلیمی دۆکومنتی هەیە بەڵگە بیشان ئێرێ لێ بۆی هەمومان دەگمان بکەین بێ و هەڵوەتێکی تند و تۆڵ بەرامبەر ئەو کێشەیە دەربڕین مجاریشکە سوپاسێکی بەپیانی کاک قادر دەکەم هەروە سوپاسێکی بەپیانی کاک شاب دەکەم دەست خۆشخەریتان لێکم ئەگەر بکرێت سەر لە نوێ بەس کاتی پانێلەکە بخۆنەوە ڕۆژی ئەو پانێلە بە بۆنەی داداکردنی نزار خەزرەجی و سەرانی دەوڵەتی عێراق ڕۆژی یەکشەمەیە 4/11 ساڵی 2001 جێگاکە شوێنەکە ئەکالە ترێفە کاتەکەش 2:30 تا 6 ئێوارە بە خێراتنی هەموو لایەک دەکەین زۆر سپاس شێخ بەڕێز شێخ ساڵە سکرتێری کۆمەڵی هیوای کوردستان زۆر سپاس باش بەڵکە قادر کاک حامدی گەوهەری سکرتێری کۆمەڵی فدراسیۆنی کۆمەڵە کوردستانەکان لەسەر خەتە شەو باش کاک حامد ئەو کاتتان باش کاک قادر سپاس دەکەین زۆر سپاس بۆ بەشداریکردنت کاک حامد منیش سپاس دەکەم کە ئەو هەلەتان بۆ من ڕەخسان کە لەسەر ئەو بابەتە من قسە بکەم کاک حامد لە 2 هەفتەی ڕابردوو لە بەرنامەیەش تایبەتماندا نوێنەری ئێوە کۆمەڵێک چالاکی باس کرد ئەگەر بکرێت بزانیت چالاکیەکانتان بە چی گەیشتووە بەڵێ وەستی داوا لێبردن کاک حامد نازانم خەتای تەلەفۆنەکەی جەنابتە یان خەتای تکنیکەکەی ئێمەیە دەنگەکە زۆر خراپە ڕەنگە خەتای ڕادیۆ بەڵێ ئەگەر بکرێت
فەرموو بەڵێ گوێگرانی بەڕێزگوتان لە رادیۆ زرێبارە باش بوو بەخوا هەر ئەو خشەخشەی هەیە دێ فەرموو نازانم مەگەر لەسەر ڕادێتینەوە بەڵێ فەرموو نەخێر فەرموو بەڵێ هەروەکو ئێوە باسان کرد فدراسیۆن ماوەیەک لەوەبەر لەلایەن ئەندامانیەوە 26 شکایەتی پێگەیشت لەسەر تاوانی نزار خەزمەتی کۆمیتەی گشتی فدراسیۆن لە چوارمین کۆبوونەوەی ئاسایی خۆیدا کە ڕۆژی سێڕێی 2020 پێچی هێنا ئەو بابەت بەڵای گوێگرانی بەڕێزەوە پەیوەندێکەمان دروست بوو لەگەڵ کاک حامدە کاک حامد فەرموو دیسان من سڵاو لێ دەکەم وەک پێشتر عەرزم کردن ئێمە 26 شکایەتمان لەسەر نزار خەزنەچی پێگەیشتۆ لە مانگی ڕابردوودا بەهۆی ئەو شکایەتانەوە ئێمە لە کۆمیتەی گشتی فدراسیۆن لە چوارمین کۆبوونەوەی ئاسایی خۆیدا ئەو بەڵگەنامانەمان خستە بەرباسی ئەندامانی کۆمیتەی گشتی کە ڕۆژی 13 2001 ئەو کۆبوونەوەی پێکات کۆمیتەی گشتی پاش مناقشەیەکی دوور و درێژ چەند بڕیاری لەسەر تاوانی نزار عەبدولکەریم خەزنەچی گرت یەک لەو بڕیارانە ئەوە بوو کە ئێمە نامەیەکمان هەفتەی ڕابردوو ئاراستەی وەزیری دەرەوەی دانمارک کرد باسمان بۆ کرد کە ئەو کابرایی کاتۆتەوێ ماوەیەک یەکێک لە بەرپرسانی سوپای عێراق بوو و تاوانبارە لە ئەنفال و بۆمبارانی کیمیایی حەڵەبجەدا و پێمان ڕاگەیاندن کە ئێمە بە پێی ئەو ئاگاداریانەی کە ئەندامانی ئێمە لە کۆمەڵەکان بە ئێمەیان داوە خەریکین ئەو شکایەت نامانەی کە ئەندامان هەیەە کۆی دەکەینەوە بۆ ئێوەی دەنێرین نامەیەکمان ئاراستەی کۆمەڵەکانی ئەندام کرد ڕۆژی 14 مانگ کە ئەگەر کەسێک شکایەتی لە خەزنەچی هەیە دەتوانێت شکایەت نامەکەی بنێرێ بۆ ئێمە و ناوی ئەو کەسانەی کە ئەنفال یا شەهید کراون تەمەنیان مێژووی ئەنفال یا شەهید بوونیان و جێگای شەهید بوون یا ئەنفالیان بنووسن بۆ ئێمەی بنێرنی مۆری بکەن ئەمە شکایەتەکەیان دەدەین بە دادگای لاها ئێمە هەتا ئێستا و کارە نەمان کردو و درێژە بە خەباتی خۆمان دەدەین لەسەر بڕیاری کۆمیتەی گشتی فدراسیۆن بەڵێ کاک حامد ئێوە وەکو لە وتەی دوو هەفتە لەمەوبەرتانەوەتان ڕاگەیان کە پەیوەندی بەسەر جەم فدراسیۆنە کوردیەکان دەکەن بۆ نمونە لە ئەنستیتوتی کورد لە پاریس ئایا چ کارتان کردووە لەم بوارەدا نەخێر لەگەڵ ئەنستیتوی پاریس ئێمە هیچ شتێکمان جارێ باس نەکردو بەڵام ئێمە کۆمیتەیەکی هەوکاریمان هەیە لەگەڵ ئەنستیتوی کورد لە پاریس لەگەڵ هەموو ئەو ڕێکخراوە دموکراتیانەی کە وەک فیدراسیۆنی ئێمن لە ئەڵمان لە بێلژیک لە هۆلند لە نۆروێژ لە دانمارک و جێگای دیکەش ئێمە لەگەڵوانە هەوکاریمان هەیە ئەگەر بزانین ئەو چالاکەی ئێمە دەگاتە مەرحەلەیە کە پێویستی بەوەی دەبێت کە ئەمە لەگەڵوانیش پەیوەندی بگرین دیارە لەو بابەتەوە حتمان پەیوەندی دەکرین بەڵام ئێمە بڕیارێکی دیکەشمان هەیە کە بتوانین فایلێک دروست بکەین بۆ کورد لە سوئید بەلانی کەمەوە کە چێ هەتا ئێستا کەسێکی خزمێکی یا خێزانێکی لێ ئەنفال کراوە یا شەهید کراوە کەمە لە فایلێکی زاگاندا ئەوانە ئامادە بکەین لە دوا ڕۆژداگە پێویست بوو لە سەریان کار بکەین کاک حامد وەک لە ڕۆژنامەی میترۆ ڕۆژی 2 مانگ ئیشارە بەوە کرا کە زوو لە ئینفالچی هەنا باشە ئێوەکو فدراسیۆن لە چەند ساڵدا هیچ کارتان بەو تاوانبارانە کردووە دیارە ئەو باسماکە خەزرەجی نیە لە ئەوروپا بەڵێ
بەڵێ ئێمە وەک لە ناوی ئێمە دیارە ئێمە فیدراسیۆنی کورد لە سوئیدین دەستگایەکی ڕسمین لە سوئیددا کاری ئێمە زیاتر سوئید دەگرێتەوە بەڵام لە هێندێک بابەتدا کە ئەندامی ئێمە بیانەوێ لەسەر بابەتێک کار بکەین ئەمە کار دەکەین دیارە تۆ بە خۆت باش دەزانی کە هەموو کەسێک دەتوانێت لە تاوانبارێک شکایەت بکە و ئەو تاوانبارانەش کە ئێستا کەوتونە بەر شکایەتی کوردەکانی دەرەوەی وڵاتیانی لە ئەوروپا خۆ ئێمەش بەشێک لەوانین لەسەر داوای ئەندامانمان هەوڵ دەین بۆ ئامادەکردنی ئەو فایلە بۆ ئەوەی کە شکایەتەکەمان ئاراستە بکەین پەیوەندیتان بە هیچ ڕێکخراوەکی تایبەت مافی مرۆڤی جیهانی کردووە ئێمە پەیوەندیمان بە وەزارەتی دەرەوەی دانمارک کردەوە و ئەمە چلوچەند کۆمەڵەمان هەیە لەگەل لە هەموو سوئیددا لەگەڵ ئەوان باسمان کردو کە دەبێ ئەمە فایلی خۆمان ئامادە بکەین بەڵگەی خۆمان ئامادە بکەین دوایەوەی کە بەڵگەمان ئامادە کرد ئێمە پەیوەندی دەگرین هیچ پەیوەندیتان لەگەر حکوومەت سوید کردووە لەگەڵ هیچ جگایەک ئێمە پەیوەندیمان نەکردو جیالەوەی کە راپۆرتێکی کۆمیتەی گشتیمان داوە بە وەزارەتی دەرەوەی دانمارک یعنی هەتا ئێمە من پێم خۆشەوە پێ بڵم هەتا ئێمە بەڵگەی تەوامان بەدەستەوە نەبێ ئێمە ناتوانین ئەو دەستگایانە ئاگدار بکەینەوە کە نەتوانین دوا ڕۆژ دیفاع لە ئەو نامەیە یا ئەو داوایە بکەین کە ئێمە لەوانمان کردووە هەر وەخت ئێمە بەڵگەی تەوامان بەدەستەوە بوو ئەمە دێنە مەیدان و ئەو شتانیان ئاراستە دەکەین باشە ئەی 26 کەسێک کە ئێستا شکایەتیان کردووە ئەو باشترین بەڵگانی ئەو 26 کەسە هەن زۆر زیاترن لەوانە کە دەبێ هەموو کۆبنەوە بەڵێ بەرنامەی ئایندەتان چییە؟ بەرنامەی ئایندە هەرەوەی کە من عەرزم کردن کۆمەڵەکان لیستە بۆ مەدەنێرن ناو تەمەن و مێژووی ئەنفال یا شەیدبوونیان و جێگاکانیان دوایەوەی کە هەموو ئێمە ئەوەمان کردە فایلدا لەسەری کار دەکەین یعنی ئەو کارە بەردەوامە هەتا بە ئەنجام دەکەن هیچ ئەدرەسێکتان هەیە بۆ یەگە خەڵکێک بێ پەیوەندیتان پێوە بە جێگران بخوێن بەڵێ دەتوانن بۆ ئاگاداری زیاتر تەلیفۆن بکەن بۆ 08 644 6622 644 6622 فیدراسیۆنی کۆمەڵە کوردستانەکان یان فاکسی 08 650 21 20 بەڵێ زۆر سپاس دەکەن کاک حامد گەوهەری سەرۆکی فیدراسیۆنی کۆمەڵە کوردیەکان لە سوید من سکرتێری فیدراسیۆنی کۆمەڵە کوردستانەکانم زۆر سپاس دەکەم زۆر سپاس کاک هیوادارم ئێوەش سەرکەون لە کارەکاندا کاتێکی خۆش خوا حافیز بەڵێ گوێگرانی بەڕێزگوێتان لە رادیۆ زرێبارە ئێمە یەک دوو ئاگاداریمان هەیە و پاشان گۆمە لە گۆرانیەکە بێت و ئەمجا وەختی ئازادی تەلەفۆنی ئێوە کە ئەگەر قسەیەکتان لەو بارەوە هەبێت بەڵێ یەکەمین ئاگاداریمان ئەوەیە کە کۆمەڵی خوێندکاران و ئاکادمیانی کورد لە ئۆپسالا ڕۆژی شەممە هەفتەی 11 لە شیستا ترێف سمینارێک بۆ مەریوان وریا قانع دادنێت لە ژێرناوی ڕۆشنبیرانی کورد و سەدەی 20 بەڵێ ڕۆژی شەممە هەفتەی 11 سعات 1:30 لە شیستا ترێف و کۆمەڵەی خوێندکاران و ئاکادمیانی کورد لە ئۆپسالا سمینارێ بۆ مەریوان وریا قانع دادنێت کتێفرۆشی ئارزان گەورەترین ناوەندی فرۆش و بڵاوکردنەوەی کتێب گۆڤار کاسێت و سێدەی کوردی لای ئارزان بەسەدان کتێب دەربارەی فکر شێعر ڕۆمان زانست ئاین منداڵان چیرۆک جغرافیا فیلم و شانۆ بەڵگەنامە بیرەوەری کۆمەڵایەتی ئەدەب و هونەر زمان و فەرهەنگ مێژوو و سیاسەت دەیان سێدە و کاسەتی مۆسیقا و گۆرانی کوردی و دەیان ڕۆژنامە و گۆڤار لە بەشە جیاجیەکانی کوردستان بە نرخێکی ئارزان دەست دەکەوێت کتێفرۆشی ئارزان مەکۆی چاپ و بڵاوکردنەوەی زانیاری و کولتوری کوردی لە ستۆکۆڵم ناونیشان ڕوبەڕووی رووسپی بادێت لە نێوان رووسپی و ئاکالا هەرسینگ فۆشتگاتانی 15 تەلەفۆن و فاکس 752 77 09 752 77 09 بەڵای گوێگرانی بەڕێز بەداخەوە لە بەرکەمی وەقت و تەلەفۆنی زۆری ئێوە ئێمە ئەم گۆرانیە کە مەرزیە خانم مەرزی ڕەزازی لە سێدەی بەڵێن بدەدا وتوێتی بەداخەوە ئەیبڕێت ئێستاش نوێنەری کۆمیتەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە
سوئد لە ستۆکۆڵم ئاگادارێکی هەیە. ئەلۆ شەو باش ئاگادارێکمان هەبوو لە کۆمیتێ ڕێخستنیەکێتەوە بۆ جێگران بۆ ڕێزلان لە یادی تلەی شەهیدانی خێڵی حەما کە کۆمەڵێک پێشمەرگەی قارەمان بەدەستی تیرۆریستەکانی جوندی دژ بە ئیسلام ڕوویدا کە چەند کۆمەڵێک پێشمەرگیان شەهید کرد و پاشان لە تەرمەکانیان بە نوچی نێزە و چەقۆ پارچە کردن. کۆمیتەی ڕێخستنەکانی یەکێتی نیشتمانی کوردستان لە سوید هەڵدەستێ بە جێڕانی کۆڕێکی ماتەمینی و سمینار بۆ ئەم یادا بە بەشداربوونی سیاسەتمەداران و ڕۆشنبیرانی گەلەکەمان لە سوید و هەروەها حیزب ڕێکخراوە کوردیەکان بۆ ئاگداری ژێگرانی بەڕێز هەواڵ مەلا بەختیار کە لە کوردستانەوە هاتووە چەند ڕووکردنەوەیکی تایبەتی دەبێ بۆ ئەم کارەساتە. کات و شوێنی کۆڕەکە 3/11 واتە شەمەی داهاتوو لە کاتژمێری 2 و لە 6 ترێف کاتژمێری 2 و لە 6 ترێف لە 3/11 واتە شەمەی داهاتوو هاتنتان ڕێزێنانە لە شەهیدانی گەلەکەمان هەروەها نەفرەتکردن لە تیرۆریستان لە کوردستان و هەموو جیهان. کۆمیتەی یەکێتی نیشتمانی کوردستان لە سوید زۆر سپاس کەشات. سپاس شەوێکی شات شەو باش. بەڵێ کاک قادر ئیتر ئەوە خۆت و گوێگرانی بەڕێز. ئەو کاتت باش جێگری بەڕێز بەڵێ فەرموو. ڕاستەکەی من حەزم کرد دەربارەی ئەوێستی حزب کوردستانەکان بە تایبەتی یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی وڵاتی کوردستان چەند شتە بڵێم. یعنی منەوەی کەوا بەلامەوە سەیرە یعنی من پێم وایە خەڵکی کورد ئەبێنە ڕزایی و خۆپیشاندان بکرێت بەرامبەر بە هەرزوو حکوومەتی کوردستان کە هەڵوێست وەربگرن و بێنە ڕێزی گەلەوە ئەگەر نا هیچ نەبێت دوای خەڵکی کوردستان بکەون یعنی دوای خەڵکی دوای هەڵوێستی خەڵکی کوردستان بکەن بەتەواوەتە بەتایبەتیەوەی کە لە دەرەوەی وڵاتن نامە و پەیوەندی دروست نەکەن دژی ویستی خەڵکی کوردستان و مفاوضات نەکەن یعنی من مەسمەتانە بێن لێرە مەسەلەن نامە بنێرن یاخۆ پەیوەندی دروستکەن لەگەڵ نەزا خەزەرجی لەگەڵ حکوومەتی دانمارکیە لە پێناو چی لە پێناوەوەی کەوا کابرایەکی وەکو نەزا خەزەرجی لەناو معارەزەی عێراقیە باشە يعني من حەزەکەم ئەو بڵێم يعني معارەزەی عێراقی مشکلە ئەوەیە تا ئێستا بڕوان يعني با بڵێن دانیان بە مافەکانی گەری کورد هێناوە تا ئێستا ئەو فیدرالی کێتی نیشتمانی کوردستان و پارتی وڵاتی کوردستان با بڵێن دیفاعی دەکەنەوە خەڵک تا ئێستا ئێترافیان بۆ کردووە يعني من ئەڵێم ئەگەر سەدام حوسێن قایم بێت و جارەتر بێتەوە بۆ کوردستان من پێم وایە ئەو کاتە بێت کورد ئەو بێنەوە دەستشوە يعني ئەو کاتە نەزا خەزەرجیش و هاوڵانی نەزا خەزەرجیش پێم وایە زۆر بە ئاسانی توانم بگەنەوە ژێر دەسەڵاتی حکوومەتەوە تاوانە جارەتی دووبارە بکەنەوە يعني قەت هیچ کاتێک خەڵکی کورد حەق ڕێگە نەدات نە بە یەکەتی نە بە پارتی نە بە هیچ عندێکی کوردستانی بێنە ناو ئەم کارەوە دەست لە کاری خەڵکی کوردستان بکەن با دوای خەڵکی کورد يعني مەوەڵام حزبەکان من پێم وایە هەمیشە وا بووە کە حزب پێشەوە بوو بەڵام بەداخەوە ئەبێ ئەوان دوای خەڵکی کوردستان بکەون ئەبێ ئەوان دوای خەڵکی کوردستان بکەون بۆ ئەوەی بزانن خەڵکی کوردستان چیە و داوخوازەکانی خەڵکی کوردستان چییە ئەمە یەک دومیشت ئەوان باسی ئەوەشان کرد ئێوارە وەکو نوێنەری پارتی باسی کردوایە باسیواکن کە گەڕانەوەی خەڵکی سلێمانی و هەولێر بۆ هەنی من ئەو شتانە چیت خوا باچەکەن 10 ساڵ مفاوضات لەسەر چیەکەن لەسەرێکەوە خەڵکی سلێمانی هەولێر بگەڕنەوە ئەی باشە ئەم ئەگەر کە کاتێک بیانێ مفاوضات لەگەڵ حکوومەتی عێراقیا بکەن کە خۆیان بڕوایان پێ هەیە ئەی باشە ئەمە چەند قەرنیەوە تاکو خەڵکی کەرکوو بگەڕنەوە بۆ شاری کەرکوو بەڵێ جێگری بەڕێز جێگریش یەکجار زۆرمان لەسەر خەتا ئەگەر بکرێ بە کورتی من بە کورتی هیچ شتێکم ناوە بەس حەزەکەم ئەو بڵێم باسی ئەوم کرد ئاخرشی بۆ فیدراسیۆن شتێکم هەیە من یەک پێشنیارێکم نەک بۆ فیدراسیۆن طبعاً بۆ هەموو ئەو ڕێکخراوانە بە هەموو ڕێکخراوە سیاسەکان و یاخود با بڵێن کۆمەڵەکانیشەوە یعنی فیدراسیۆن تازە باسەوە کامەوە من فایل دروستەکەم بۆ خەڵکیان فعال باشە فیدراسیۆن 10 ساڵ بۆ 20 ساڵ دروست بووە ئێستا بووە فایلێ بووە بۆ خەڵکیان فعال ئێستا بووە فایلێ بووە بۆ خەڵکی کوردستان بووە فایلی هەبووە ئەو چەندێک کورد لە سویدا مەسەلەن بۆ ئەژێ چەندێک کورد لە ستۆکۆڵم ئاژێ ئەبایان فایلانی هەموو ئامادە بکرایە تازە فایل دروستەکەی باشە فایلانە 6 مانگی پێچی وەنیا باشە کەی ئامادەیەکە بۆ تو محکەمە یعنی ئەم پرسیارانە بەڕاستی ڕوبەروی فیدراسیۆنەکەمەوە فیدراسیۆن ئەم کەمکوریەت چییە زۆر سپاس بەڵێ زۆر سپاس بەڵێ ئێستا جێگریشترمان لەسەر خەتا ئەو کاتت باش جێگری بەڕێز ئەم کاتتان باش سپاسانەکەم دیارە باسەکەتان باسێکی زۆر گرنگ و پڕبایەخە من بەداخەوە بۆ ئەم لەحزەیە بۆ نەهاتم لەسەرم بابەتە قسە بکەم من ڕاگەاندنێکم هەیە گەر ئیجازە بدەن بیخەن ئەگەر بکرێ بە کورتی چکو جێگرش یەکجار زۆرمان لەسەر خەتا بەچاوان من سەرەتاوە بڵێم بە ناوی گۆڤاری ڕێفراندۆم و ناوەندی لێکۆڵینەی کوردستانەوە ئێمەش پشتیوانی لەم هەملەیە ئەکەینە دژی نزار خەزرجی و پێمانەوەیە ئەو تاوانبارێکی جەنگیەوە ئەبێ بدرێ بە دادگاوە هەموو کاریش یەکەین تا دادگایی ئەم تاوانبارە جەنگیە بە سەرنجام بگا ڕاگەاندنەکەم سەبارەت بە پانێڵێکە لەسەر جەنگی تیرۆریزمی ئیسلامی لە کوردستان ئەم پانێڵە لەلایەن گۆڤاری ڕێفراندۆم و ناوەندی لێکۆڵینەوەی کوردستان ڕێک دەخرێ بۆ لێدوان سەبارەت بە
ئیسلامی سیاسی لە کوردستان لە پاش 11 سەپتەمبر حیزبە دەسەڵاتدارەکان لە نێوان عیلمانیەت و ئیسلامدا ڕۆڵی خەڵک و هێزە عیلمانیەکان لە ناو دەرەوەی کوردستان لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆریزمی ئیسلامیدا بەشداربوونیان پانێڵە برێتی دەبن لە کاگاسۆ کەمال سەرنووسەری گۆڤاری ڕێفراندۆم، کوردۆ باکسی سەرنووسەری گۆڤاری ڤێتی سویدی، پشکۆ نەجمەدین شاعیر و نووسەر، تاها بەرواری نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان، ڕەحمانی حسێنزادە ئەندامی مەکتەبی سیاسی حزب نۆڤەمبەر، شوێنیش هوسبی ترێف. کات و شوێنەکەی دووبارە ئەەکەمەوە 2 تا 7 ئێوارە ڕۆژی یەکشەمە 11 نۆڤەمبەر شوێن هوسبی ترێف. زۆر سپاس بۆ ئێوە. زۆر سپاس. بەڵێ جێگری بەڕێز کا قادر من داوا لە گوێگرانی بەڕێز ئەەکەم ئەگەر ئاگاداری وشتیان هەیە با باسەکەمان تێک نەچێت تکایە ئەم شەو خۆ بپارێزن لە ئاگاداری وشت. بەڵێ ئێوە گوێگرەکە. بەڵێ جێگری بەڕێز ئەم کاتتان باش ئەم کاتت باش. زۆر سوپاسانەکەم کە ڕێگاتان پێدام من لەم بوارەیە بەشدار بم. بەڕاستی حەزمە کرد پێشەم شتێک کە پرسیار لە کاک قادری گەوهریەکان لی بپرسن خۆی پێشووتر لە چۆ ئەفسەر بووە کاتێک ئەو ئەفسەر بوو خەڵکانی کورد لە حەزت نزار خەزرەجی نەخێر کاک حامدی گەوهری بەڵام من پرسیارەکەمە سکرتێری فیدراسیۆنە کومەڵ کوردیەکان ئەمە یەک دوو ئەگەر چەند کەسێکی کورد لە سوید هەستن شکات بکەن ئایا ئەو کەسانە بۆ کورد نین بۆ چۆن خەڵکی چۆن بۆچی فیدراسیۆنی کومەڵە کوردیەکان ئەوانە بە حسابدانانێت و کۆمەڵە کوردیەکان حسابترن. من ئەو پرسیارم بوو زۆر سپاسانەکەم. زۆر سپاس دەکەین. جێگرانی بەڕێز ئەگە هەر یەکێک پێشنیازی هەیە تایبەت بەو مەسەلەیە جێگای خۆشحاڵیمان دەبێتن. بەڵێ جێگری بەڕێز ئەو کاتە باش ئەو کاتت باش. وەڵای من پێشنیارم نییە بەڵام ڕووم لە کاک ئەمیدی گەوهریە دەڵم بەخۆشیەوە کە دادگای کورتیان مەسەلەی کورد نەچۆ لای ئەو وەکو تەرەفدارێکیان لایەنگر لە حەزبی بەعەز دەڵێ ئێمە ئەگە بەڵگەمان نەبێ شتێکمان نەبێ ئێمە ناتوانین دەخۆڵ ئەمەیە بڵام کاک حەمید تۆ بەڵگەی چی تێوێ مەگەر چاوت نەیەدی ئەو هەموو خەڵکە قەت عام کرا ئەو هەموو خەڵکە مناڵە بێدایک و واو کرا ئەو هەموو خەڵکە ڕۆڵە کوژدا و کرا مەگەر چاوت نەیبدی گوێزکرد نەیبیست بەڵگەی چی دەوێت لێمان ئەگە ئەی هەوێ ئەمیش دانیشە لە پشت مێزی محکەمە و وەکو ئەمان خۆی بە وانێکی قەزەکە نەزانێ مەسەمەکو کورد یان تەرەفداری ئەوانەکە فقط ئەوەندە دەمەوێت بزانم کاک حەمید نەگوێ بیستی نەچاویتی تێ و کاتە لەکوێ بوو تێ کاتێکی خۆش کاتێکی خۆش جێگری بەڕێز. بەڵێ جێگری بەڕێز فەرموو. سڵاو وڵی کاکە دیارە و بەحسە زۆر شتێکی ئەساسێ بۆ کولی گەلی کورد بە بڕوای من دیارە ممکن لە دنیای سیاسەتدا جاری وایە ئەحزاب یا حکوومەتی کوردستان مجبور بێ هێندێک سیاسەت ڕەچاو بگرێ بەڵام بە بڕوای من هەر کارێک لە دەرەوە ئەسقەزا یارمەتێکە بۆ ڕاگررتنی حکوومەتی کوردە باشوور و وەڵهەنگاوێکە بۆ کەیانی کورد ئێمە لە بیرمان نەچێکە ئەو جەنایەتانەی کە لەسەر کورد کراوە فقط لە کوردستان دەوڵەتی عێراق نەکردو تورکیا کردوێتی ئێران کردوێتی بە بڕوای من دەوێت کورد بۆ خۆی پرۆژەی خۆی هەبێت لەسەر بناغی مافی مرۆڤ ئێمە دەبوو ساڵها و ساڵها لەمە و پێش ئەو پرۆژانەمان هەبا بۆ محکومکردنی سەدام لە دادگایداها هەر پێم خوشە ئەدێرەشدا مثل باسی کوشتنی ئەو پێشمەرگانەی یەکەتی نیشتمانی ئەو پێشمەرگەیە ئێمە حتا ئەو دەمی دەمانتوانی لەو وەزعیەتی واقعاً کە دنیا دژی تەرۆریسم ڕاوەستاوە مەسئلەی رابطێکی کە ئەو تێرۆریستانی کە لە کوردستان و کاریان کردو لەگەڵ ئەلقاعیدە ئەوانە ئێمە نازانم بۆ نسبەت بە ئەو جنایەتانەی کە لە نسبەت بە میلەتەکەمان دەکرێت وڵاتێک خاپور دەکرێت ڕۆشنبیری کورد کولی گەلی کورد ئاوە تۆتە دەنێ و ماڵە خۆی و دنیا و قاپێرکی خۆیەوە بەڕاستی ئینسان جاری وایە تەئەسف دەخوا کە ئێمە کەسایەتیمان نییە هەرو شتێک کە بەڕێز عەبدوڵڵا پەشێو کوتی ئەگەر ئێمە کەسایەتێکی کورد کەسایەتێکی قەوی هەبە هیچ وەخت ئاوە نەدەچوە ژێرباری ئەوەی کە ڕۆژ بە ڕۆژ جەنایەتی لەسەر بکرێ بەڵام ڕۆژ بە ڕۆژ ملی بۆ داخات ئایا بەڕاستی وەختی وی نهاتوە هەر تەوایەتی ئەو کەسانی کە لە ماڵە دانیشتون فکرێک لەوەی بکەنەوە کە بزانن چ بەسەر میلەتێکی دێت و هەموو سکوتمان کردووە. بەڵێ سپاس دەکەن جێگری بەڕێز زۆر سپاس کاتێکی خۆش. بەڵێ فەرموو جێگری بەڕێز. من حەمام سڵام کاتێکی خۆش. من گەرەکم بەهەوا بە کورتی لەسەر ئەم بەحس ئیمشەوە هەوا قسەکەم
گەرێک من بێژم بەر لە هەر شتێک ئەمە فرە بۆ من یەکی جێگەی خۆشحاڵیە کە ئەوە ئەوینم کە مەسەن ملت کورد گشتی بە یەکی مەسەن قسەی بووگە بە یەکێک کە بە یەکەوە لەسەر مەسەلەکانی خەریکن فکرەکەن و تێفکردن و بسڵاح قەدەمێ فرە گەورەیان هەڵگەگە کە گشتی بە یەکەوە تێ ئەکۆشێ بۆ ئەوە حەقگەلێک کە هین ملت کورد و پایەماڵکراگە بەدەستی بێن دوایەتی ئەو مەسەلەی نزار خەزرەجیە ئەوەتە کە ئێمە ملت کورد گشتی بە یەکەوە لە تواوە حەزب و تەشکیلاتەکان فرەترە دوایەتی ئەوانی چاویان هەست بە مردمەکە بزانن مردمەکە تا چه ئەنازەیەکینەکەن ئەوانی بە هەوای ئەوە ئەگەر مردمەکە قەوی بێت ئەوە ناتوانن لە مقابل ئەمانە کەسەیەکا قسە بکات دوایی دانی وەک نەزار خەزرەجین ئەوانەوە دفاعی لێکن ئەوانەوە ئۆپۆزیسیۆن عێراقین ئەمانە بنیامگەلێکن وەک یارەوەتی بۆ ئەوان ئەو یەک قارەمانێک کە کوردستانی بۆمباران کردگە ئەگەر چوار ڕۆژی نەتەنیا سەدام هەر حکوومەتێتە بێتە سەرکار هەر ئەو کارە بە ملت کوردەکەن ئەوان گیانەوە خۆیان بڕۆشن فکر و بسڵاح پێشڕەو ئەزانن مشکڵیان ئەوەسە مەسلەی دیپلۆماسیە کە مەسەن لە تەک ملت کووردا ڕێبن تا چوار ڕۆژتر خۆیان قودرەتەکەنە دەسەوە لە نەتیجە ئێمە هیچ تەوەهمێک ناوێت بە نسبەت بە کەسێک کە کوردستانی وەجەبێکی داگیرکردگە بمان بێت ئەوانی چوا مەسەن بێژین باڕاکەن قێناکە بێن ئەگەر ڕێگەکتیان بۆ نەماسە و بەرەوە هەر کوێنێ دەدەچن مشکڵێ نیە ئەو مشکڵەی خۆیانە دوایەتی هەر کەسێک مەسەن لە هین کورسانە سەرکوتی کورسانە دەستی بووگە ئەشەی ئێمە ئەمانە گشتی بزانین کێ یانێ گشتێکیان بشمێری دوایەتی ئەوانە ئەوە خاک کورسان بووگە و تاوجێ ملەتی تیا بووگە و بە زۆر دەرتیاگرن ئەشەی ئەم مردمە لە تەریقی قانونەوە بووگە لە هەر ڕێگەکە بووگە بە هەر شێوەی بووگە بگەیتەوە جێگەی خۆی جێگری بەڕێز ئەگەر بکرێت کۆتای پێبین خەڵکێکێکدار زۆرمان لە بە کورتی ئەوە گەرێک نەبێژم ئەو قسەی مامۆستا پەشێوە فرقسەکانی خۆش بوو وەلێ من وازانمە ئەوە ئارەزوو قسەی هەرچی دڵ هەرچی ملت کووردە جاوەڵێ لێرا مەسەلەکە ئەوەتە کە ملت کورد وەک هەندیکاپ فکرەوە نەکاتەوە کە فقط چاوی لە مەسەن حەزبێک کە بزانێ ئەو چێژێ ئەمە وا بکەین یا نازانم تشکیلاتی ئەو چێژێ ئەمە وا بکەین گشتی ئەمە ڕادیۆی ئازاد خەڵک تێ قسەی خۆی بکات بزان چە بکەن خۆ مردمەکە لە قسە حاڵیەوەن و بلەخەرە هەنگاوێکی هەڵبگرن و بلەخەرە هەزار و یەک ڕێگەی هەست زۆر سپاس جێگری بەڕێز گشتی خوا حافظ بەڵێ جێگری بەڕێز ئەلۆ مرحبا بەڵێ جیانەکە من بانگوازێکم هەبوو دیار بوو کە لەسەر خەتم هەر لەسەر دیارە بانگوازەکەش تایبەتە بەم مەسەلەیەوە ئەگەر بکرێت بە کورتی گیان بەسەر چاو دیارە من ئاسۆ گۆرانم یان بڵین ئاسۆ باڵابەرز مەسئولی فیدراسیۆنی پەنابەرانی عێراقیم من ئەمێ لە ڕێی ڕادیۆیەوە بانگەوازی هەموو ئەو ئینسانە ئازادی خوازانە بکەم هەموو ئەو ئینسانانەی کە دڵیان بۆ مەسائلی ئینسان لێ ئەدا و بە تایبەتی ئەو کەسانی کە لە عێراقا ژیان بە کورد و عەرەب و وە تایبەتی کوردەکان ئێمە وەک فیدراسیۆن ئەمانوێ لە شەمەی داهاتووە سەعات 3 پاژنیوەڕۆ لە ئابیئێفی گەورە بڵێن کۆبوونەوە بکەین لەسەرەوەی کە ئەمانەوێ لە حوتی مانگا ئاکسیۆنێکی گەورە تەظاهورێکی گەورە لە بەردەم سەفارەتی دانیمارکە بەڕێ بخەین سازی بکەین لە بەرامبەرەوەی کە ڕسمێتێکی جدیتر بدەین دەنگێکی باشتر بخێنە پاڵ و دەنگانەوە کە هەن لە بەرامبەر دادگایکردنی خەزرەجیە و هیوادارم بە جۆری توانە هەموو ئەو ئینسانە ئازادی خوازانە بتوانن پەیوەندیمان پێوە بگرن و بتوانن بێن بۆ ئەو کۆبوونەوەی تا بتوانین ئاکسیۆن و تەظاهورەکە لە ئاسێکی زۆر باش و گەورەیە بەرینە پێشەوە ئەدرێسەکەگە بخوێنیەوە ئەدرسەکە ڤێگەنی 41 لە ئابیئێفی کە بە تونێلبانی بڵێن ڕۆدماتزگاتان نەتوانی دابەزی ڕۆژی شەممەی داهاتوو سەعات 3 بەڵێ ئەوە بە ژمارە تەلەفۆنی من کە 073 95 24 335 ئەتوانن پەیوەندی بگرن ئەم جاری ژمارەکەمە خوێنمەوە 073 95 24 335 زۆر سپاس بۆ ئێوە و دەستان خۆش بێت زۆر سپاس کاتێک خۆش بەڵێ جێگری بەڕێز شەوتان باش ماندوونە من شەو باش من هیچم لەسەرم بابەتە سەبارەت بە مەسەلەی نزار خەزرەجی ئەنێ ئەمە هەلومەرجێکی باشە بۆ کورد ڕخساوە و ئەم هەلومەرجە با لە دەست نەدەین بە هەموو کوردێکەوە لە دەرەوەی وڵات و ئەمەش دانیشتووی سوید بەتای بەدەستە کۆڵم ئەبێ دەنگمان بخێنە پاڵ دەنگی ئەم هەموو ڕێکخراوەکان و ئەو کارەساتە بەرزۆ بکەین کە بۆ دادگاییکردنی نزار خەزرەجی و پێم وایە کە نزار خەزرەجی ئەگەر دادگایی بکرێت و بچێتە ناو قاڵبی خۆیەوە
هەروە کە ئەو بەڕێزان باسییان کرد کە دکتۆر مححمود عوسمان لە ڕۆژنامە عەرەبەکانەوە باسەوەی کردو نەزار خەزەجی داوای لێکرد بۆ وایلەکە کە ئەمە خۆی ترسێک نیشتۆتەکیانی و کە ئەو وتیە من هەندێک لە نهێنەکان باسەکەم و دوای ئەوسایش ئەمە ترسێکی گەورە ئەخاتە دڵ داگیرکەرانی کوردستانەوە لە هەر چوار پارچەکە بۆ ئێش و ئازاری کورد بۆ کەمبوونەوەی ئێش و ئازارەکانمان و ئێمە بە هەموو توانایەکمانەوە داوا لە هەموو کوردێکەکەم کوردێکی دڵسۆز کە بتوانین ئەم کارە ئەنجام بدەین و بەتایبەت ئێمە ئەوەشمان لەبیر نەچێ داوا لە حتا ئەوش کارە نەشە بکەین و لە حزبی دیموکرات کوردستان ئێرانە کە بۆ دادگایکردنی سەرانی جمهوری ئیسلامی ئێران بۆ دەستێوەردانی کە ئەوە بوون بە قاتڵی دکتۆر قاسملو و دکتۆر سادق شەرەفکەندی و هاوڕێکانیشان ئەوانش مەدرکێکی زۆر گەورن و من باقەکەی ئەمە بۆ برادرانی تر زۆر سپاس چونەوە وەختان کەمە زۆر سپاس زۆر سپاس بەڵێ جێگری بەڕێز شەو باش وەڵام مێشویستم هەندێک قسە بکەم لەسەر ئەو مەسەلەیە من پێم وایە ئەو هەوڵ و تێکۆشانەی کەوا خەڵکی کورد لە دەرەوەی وڵاتێدا پیرۆزە و زۆر باشە بەڵام من پێم وایە ئەو هەموو هەوڵ و تێکۆشانە ئەمووی بە سفر دەبێتەوە چونکە ئەو دوو حیزبە بە تایبەتی حیزبەکانی کوردستان هەمویان دژی خەڵکی کورد ئەوبن لە ئەوروپا کەوا ئەوان ڕەتی ئەەکەنەوەکەوە نەزار خەزرەتی یەکێکە لە معارەزەی عێراقی و بەشدار نەبوو لە ئەنفال و لە ئەحڵەبجەدا کەواتە ئێستاکە هەر حکوومەتەکانی ئەوروپا بەدانی ماریکشەوە ئەو دوو حیزبە بە حکوومەت و شەرعیەت ئەناسن بۆ نمونە لەم ڕۆژانە ڕئیسی حکوومەتی بابنە ڕئیس وزارای سوید نێچێربان بەرزانی بە ڕەسمی پێشوازی کردووە کەواتە ئەوان شەرعیەتیان هەیە لای ئەم حکوومەتانە ئیتر ئێمەی کورد وەکو ئینسانێکی عادی پێم وای هیچمان پێ ناکرێت ئەگەر بێت و ئەوان پشتی ئێمە دەبن بەڵام ئەوان دژی ئەم میلەتەن لە دەرەوەی وڵات ئەوە ڕاستەکەیەتی و من پێشم وایە بە هیچ ئەسێ ئەگەر ئەوان هەمیشە هەڵوێستە نەهوابێ زۆر سپاسکەم زۆر سپاس جێگری بەڕێز بەڵێ جێگری بەڕێز نەخێر تووشی مشکلەیەک بووین ئێمە پەلەمان کرد بە بزانین ئەم گوێگرەی ترمان ئەتوانین بێنە سەر خەتی تەلەفۆن یان نە بەڵێ جێگری بەڕێز بەڵێ جێگری بەڕێز ئەلەو نەخێرەوە گوێگرێکمانە تا ئیسە چەند جار تەلەفۆنی کردووە بەڵام هەروەهای لێدە نازانم خەتای تەلەفۆنەکەیەتی یان خەریکە عەزیەتمان ئەکات بەڵێ جێگری بەڕێز بەڵێ ئێوارە باش ئێوارە باش زەحمە نەبی دووسێم لە تێبینی بچووکم هەبووە لەسەر مەسەلەی نەزار خەزرەجی بەڵێ ئەویش من وای بۆ دەچم نازانم بۆ چوونەکەم ڕاستیان یان هەڵەیە دەستێوەردانی ئەو دوو حزبە گەورەیە بەو شێوەیە کە نیمچە داپۆشیەک بێتن بۆ نەزار خەزرەجی و ئەمساری نەزار خەزرەجی کە وەکو بڵێ تاوانێکی گەورەیان نەبووە یان سەرەکی نەبووە هەمان تەسیری خراپی دەبێت لەسەر خەڵکی کوردستان هەر وەکو ئەو شتێک کە ڕوویدا پاش ئەوەی ئەو پاش ڕاپەڕینەکەی ساڵی 90 کە حزبەکانی کوردستان چوونە بەغدا و سەدامیان مات کرد و بووە گەورەترین زەرەر و زیانێکی زۆر گەورە بۆ مەسەلەی کورد هەمان شت ئەوە لەسەر مەستەوایەکی بچووک دەبێت بەڵام هەمان شتە تەسیری خراپی هەیە بۆ مەسەلەکە چونکە ئەگەر ئەوان لەوە دەترسن کە زافتەکانی عێراق هەڵنێن لەوە بترسن کە بدرێنە محکەمەی گەورە بەڕای من و بەڕای زۆر کەسی تریش مەسەلەی نەزار خەزرەجی جیایە چونکە نەزار خەزرەجی یەکێک بووە لە تاوانبارە گەورەکان و دەسەڵات ئەوانەی کە دەسەڵاتیان لەدەست بووە لە ناو ڕژێمی عێراقی ئەوان جیاوازیان هەیە لەگەڵ زابطەکانی تر بچووکتر کە تاوانێکی وا زۆریان نییە یانیش بە ڕێژەی ئەوانەوە نییە جا ئەو دەستێوەردانەی ئەو حزبانەی بەتایبەتی دوو حزبەکەی کوردستان زۆر تەسیرێکی خراپی دەبێ وا باشترە لێی بگەڕێن بۆ خەڵکی کورد بۆ خەڵکی کوردستان ئەوەی چی هەیە خۆیان میلەتی کورد حکمی لەسەر بدا چونکە هەر لە بیرمان نەچووە کە ساڵانی هەشتا بوو ناوەڕاستی هەشتا بوو یەکێتی نیشتیمانی کوردستان بە وابزانم بە زاری کاک نەوشیروان مستەفا بوو کە هەموو دەیناسین گوتی سەدام حوسێن حاکم نییە و حەکەمە ئەوە هەموو کەس دەزانێ و دنیاش ئیسپاتی کرد کە چ حەکەمێک بوو و زۆر سپاس دەکەن جێگری بەڕێز کاتێکی خۆش
بەڵێ جێگرانی بەڕێز ئێمە لە کۆتایی ئەو گفتوگوۆیە تەلەفۆنی دەکە لەگەڵ ئەو بەڕێزانی سازمان کرد زۆر سوپاسی رادیۆ زرێبار دەکەن کە ئەو بواری بۆ ڕەخساندین و بەتایبەتی زۆر سوپاسی کاک شەهاب دەکەین ئێمە هەر ئەوەندە دەڵێن کێشەی نەزار خەزرەجی ئێستا کە لە دادگای دانیمارک قسە و باس لەسەر دەکری ئەگەر پەناهەندەی کورد ئاواکاری لە بۆ بکە ئەم کێشەیە کۆمەڵێک سوودی گەورەی هەیە یەکەم کێشەی کورد لە دنیا دەناسێنەوە دووەم قەزەی ئەنفال وەکو قەزیەی 250,000 کەس کە ئێستا نەزار خەزرەجی باسی کردووە کە کورد 250,000 کەسا سێم لەو ڕێگاوە کورد ئەتوانێت ڕێگا قانونیەکان شکایە لە دەوڵەت لە ڕژێمی بەغدا بکاتن بۆیە ئەگەر پەناهەندەی کورد قسە و باسی خۆی لەسەر ئەو مەسەلانە ئاوا هەبێ ئایندەیەکی ڕوون بەدیار دەبێ و ئەوەش دەڵێم لە ئەوروپا زیاتر یاسا دەخوا لە پاکانەکردنی هیچ لایەنێک کاتێکی خۆش زۆر سپاس دووبارە بۆ کاک شەهاب خربي ما اعرف خربي ما اعرف خربي ما اعرف ما اعرف دار لازم ضد وترناك وشو ما كان يعلم تولي بكاري فيه فاشك بكاري ما اعرف فاشك بكاري زرێبار دەنگێک بۆ پرسیار و وەڵام رادیۆیەک بۆ دیالۆگ
رادیو زرێبە. رادیۆ زرێبار هەموو هەفتەیەک ڕۆژانی یەکشەمبە لە سەعات 10 تا 12 شەو لەسەر شەپۆلی FM ریزی 88.9 مگاهرتز بڵاو دەکرێتەوە. تەلەفۆنی پەیوەندی بەم رادیۆیەوە 19 10 00. تەلەفۆنی و فاکسی بەڕێوەبەرانی ئەم رادیۆیە لە درێژەی هەفتەدا 464 95 69. ئادرسی پۆستی ئەلێکترۆنیکی ئێمە یا ئیمەیل رادیۆزرێبار @hotmail.com.